ئەم کاتتان باش خۆشاتنەوە بۆ ڕووماڵێکی تایبەت لە بەشی کوردی دەنگی ئەمریکاوە سەبارەت بە مەراسیمی سوێند خواردنی 47مین سەرۆکی ئەمریکا. لە ئێستادا دانەڵد ترامپ سەرۆکی هەڵبژێرداوی ئەمریکا گەیشتۆتە باڵەخانەی کۆنگرێت بۆ مەراسیمی سوێند خواردنی یاسایی. لەم ڕووماڵە تایبەتەدا هاوکاران هێرۆ زەنگەنە، سیروان قەچۆ، هەروەها ساڵح دەمیجار پێکڕا ئەم ڕووماڵە تایبەتەتان پێشکەش دەکەین. هاوکاران سپاس بۆ ئامادەبوونتان. سیروان با لە لای تۆ دەست پێ بکەم لەگەڵ ئەوەدا کە چاوەڕوان دەکرا ژمارەیەکی بێشماری خەڵک بە سەدان هەزار کەس بەشدار بن لەم مەراسیمی سوێن خواردنە یاساییەدا. چەند کەس بەشدارە ئەوەی کە تۆ دەیبینی؟ gelek spas bilên slav بۆ te û hevkarên min û herûha bînerên dengê Amerîka li her derê ku temaşe dikin niha belên biryar bû ku ev roj rojeke mezin be bi sed hezaran xelkî vê dekê amade bin lê ji ber ku wekû hûn jî dibînin niha vê deqakan daxivin berf dibare ji ber îro roja gelekî sar li vir li Washingtona paytext biryar hat stendin yanî tîma serok Donald Trump biryar stend ku merasîm rêwresmên sûndxwarînê bibin nav balaxaneya Kongres li pişt min wekû te jî got. Bi rastî berî em verên wê romalkirina rastixwe jî em li derive bûn, nêzîktir bûn. Hinek xelk hebûn, hinek alîgirên Trump hebûn, hinek kes di çend kolanan hebûn, yanî ez dikarim bêjim bi sedan kes hebûn, ne wekû got dihate çaverêkirin ji ber wê sedemê, ji ber ku roj gelekî rojeke sar e û di heman demê de ji ber ku ti çalakî û pîrozbahî ji dervey avahiya Kongresê tune ne. Dîsê jî ez bawer dikim divê qonaxa gava ku Trump gihiştiye balaxaneya Kongresê wê hinek xelk alîgir û piştgirên wî ji derve hebin lê hejmar gelekî biçûçikin beramber bi ewên ku dihate çaverêkirin belên. سیروان میوانە گرنگەکان لەسەر ئەستی گیان کێن ئەوبەتە وەکو ئاماژەی پێدەکرێ ژمارەیە لە سەرۆکەکانی ئەمریکا بەشدار دەبن لەم مەراسیمی سوێن خواردنە یاساییەدا ئەدی لەسەر ئەستی گیان بله بله یعنی اف مراسم سوندخورنا سروک امریکی نیشاندارکش بو پروسسا و گوهستنا آشتیانه یا دسالات لامریکا امریکا دوی روزه ده هجمارک مزن ج خلکین سرانسری امریکا و سرانسری دنیای تینن گلک سروکو مارو سروک وزیر ین کفن نو و کتجی گود بالنین امریکی جی بخواه بجدار دبن و هلبت هنا كان جبر کو اف چالاکی هاتن بچوکرین د روزا داویده هناك هاتن بطال كرين ل هجمارك سروكين اگر نه سروك جيگرين سروكان شن ولاتا و آماده ببن جبركو افروج وقت من قوت روجك سمبوليكا ونيشانا و گوهستنا د صلاتي لامريكا بلن از خوازم بيجم كو بري سندخوارنا سروك 47 ترامب و سروك و سندخوارنا جيگير سروك جي دي فانس دست بك و اوجي بروسيس هيك و دهندره بالاخانه کنگرس دا پیکوره. بەڵێ ینی وەکو جەنابەت ئاماژۆ پێکرد سیروان سەرەتا جێدی ڤانس جێگری سەرۆکی ئەمریکا سوێندی یاسایی دەخوا لە بەردەم دادوەرانی دادگای باڵای ئەمریکادا بۆ دواتریش دانەڵد ترامپ بە هەمان شێوە لە بەردەم هەمان دادوەراندا ئەو سوێندە یاساییە دەخوا. ئەلبەتە دوای سوێن خواردنی یاساییەکەی دانەڵد ترامپ وتارێک پێشکەش بە گەلی ئەمریکا و بە جیهانیش دەکا. هێرۆ چه جۆرە زانیاریەکمان لایە لەسەر وتارەکەی سەرۆک دانەڵد ترامپ؟ بەڵێن بێگومان وتارەکەی هەموو زۆربەی کات وتارەکانی سەرۆکایەتی لەو ڕۆژەدا لە ڕۆژی سوێن خواردنا زیاتر جەختکردنەوە دەبێت لە یەکڕیزی لە ڕێکخستنەوەی با بڵێن هاوڵاتیان. ئێمە دەزانین هەڵمەتێکی توندی هەڵبژاردنەکان بەڕێوە دەچێت لە کاتی هەڵمەتەکانە، یعنی هێرش دەکرێتە سەر سیاسەتەکانی یەکتر و هەڵمەتەکان توندە و جۆرە دابەشبوونێک لە نێو هاوڵاتیانە دروست دەبێت کە ئەمەش لە هەڵبژاردننی ڕابردووە بە تەواوەتی بینیمان لە هەڵبژاردنەکانە ئێمە بینیمان لە میانی هەڵمەتەکانی هەڵبژاردنە ئەلبەتە بینیمان بە جۆرێک هێرش دەکرایە سەرێک لە دبیتەکانە لە یعنی زۆر هێرشی تند ئەکرایە سەرێک وای لێ دێ کە چۆنەڵی هاوڵاتیان لە ئەمریکا بە تەواوەتی دابەژە بن. بەڵام
ئەم ڕۆژە گرنگەکەی لەوەدایە وتاری سەرۆک لەم ڕۆژەدا گرنگەکەی لەوەدایە کە ئێمە ئەو قۆناغە بەجێ ئەهێڵین ئەچینە قۆناغێکی نوێەوە قۆناغێکی نوێش پێکەوە کارکردنە هەمووان لەژێر سایی یەک دەسەڵات و یەک سەرۆکدا پێکەوە کارەکەن و زۆربەی چاوەڕوانەکرێ وتارەکەی دانەڵد ترامپیش خستە ڕووی با بڵین ئامانجەکانی بێت بۆ 4 ساڵی داهاتوو و هەروەها باز لە قۆناغێکی نوێ بکات و بەوە دەچێت کە باز لەوە بکا کە قۆناغی داهاتوو بێگومان ئەو هەروەکەوەی کە پێشتریش دەختی لێ کردوتەوە قۆناغێکی پاشە بێ بۆ ئەمریکایەکان هەمیشەکە ئەم قسانی کردو و پێی وایە کە دەتوانێت ئەمریکا بەرەو پێش بێت و ئەو 4 ساڵ وەک ئەو دەڵێت ناخۆشی کە ئەمریکایەکان بەڕێوەیان بردووە نەمێنێت و قۆناغێکی نوێ بەڕێ بکات. ئەلبەتە ئازیزان هەر تەنها وەکووە بیرهێنانەوەیەک چاوەڕوانی ئەوەی کە دانەڵد ترامپ سوێندی یاسایی خۆی بخوا وە دواتریش وتارێکی تایبەت پێشکەشکە بە گەلی ئەمریکاوە بە جیهانیش هەر لەم ڕووماڵە تایبەتەدا دەقی ئەو وتارە پێشکەش دەکرێت. ساڵح دێمەلای تۆ لە ڕوانگەیە لە ڕووە مێژوویەکەوە مەڕاستیمی سوێند خواردنی یاسایی سەرۆکی ئەمریکا گرنگیەکەی لە چیدایە؟ بەڵێ دەڵێن ئەم دەزانن ینی ئەگەر تشتێکی گەلێکی باڵکێشە ینی ئەوە سۆند خواردن مەراسیمên سۆند خواردنê di destûra Amerîkayê de beşê sond xwarinê tiştekî ku divê pêgirî pêwerekirin yanî em vegerin di nêzîkî di 105 salî berê heta roja îro beşê sond xwarinê bixwe ew rista tenê ku dibêje ez son dixwim ku ez ê destûra em wek bîn karûbarê xwe wek serokê Amerîkayê bi emanet pêk bînim û ez ê di hemû şiyanên xwe de bihêlim ku destûra Amerîka parastî abêjin berevانî û piştîriya destûra Amerîkayê bikim. Ev beş wekû pêgiriyeke destûrê Amerîka da beşê duyem ew e jî gotara sond xwarinê ye ewan bi xwe di destûrê de nehatiye lê piştra bûye wekû erfekê ku her serokek ew dike. Em dizanin serokê yekemê Amerîkayê George Washington yanî gelekî Kurd axaftina xwe pêş kir 135 weşe bûn axaftina wiya sond xwarinê. Belê di demekê de ku serokekî wek William Harrison ku 2 ساعتان زیاتر نزدیک 8000 وشه آخفتنا خو پیشکش کرد و گلک بحثاوی کرد که پشتی مهکش سرمایه جن لمونیای جان خوش دستای یعنی گوتارا سوند خورنه بخوا ند هندری دستوری ده نهاتی شیرو وکرن کادوی چاو بدریش بکن بچه به لی یعنی او برنامه سروک بهتره لی سوند خورن بخوا رسک تنه و دوی هر سروک ببیجه و جدیروک امریکا حتی روجا ایروجی اف گوتار هر دم هاتیه گوتن و گرینگیا خوش وی کی دبه جبر چاوا یعنی او سوزک جبو خلکی امریکایی یعنی ایرو سوند خورنا سروکی امریکای سوزک این ذکرنا و گریبسته ناوینا سروکی امریکا و خلکی وی ولاتی دا با اواکی فرمی دبه سروک ناب سروک اگر و سونده نخو و سونده دخو و دمه او گریبستو او سوزو کل درجیا سالان و مهان بو خلکی امریکا هاتیه داین اوانا تینه جیب جی کرن با اوایی که فرمی به وسون خورنه قد گرینگی یعنی نابه تسروک دوی وسون خورنه بخو حتی که به سروک امریکایی بله بینرانی عزیز سر شغاده ششم عمر مالا تایبته هاوکارانم هیروزنگنه و سیلوان قدشو هر یکار راپورتی چی بو آماده کردوی و راهندی جیا بس راولو راپورتانه ده سەرەتا دەچینە راپۆرتی سێوان قەچۆ ئەلبەتە زانیاریەکان ئێجگار زۆرن لەسەر مەڕاستیمەکانی سوێند خواردنی یاسایی سەرۆکەکانی ئەمریکا بۆ نمونە پرۆتۆکۆڵەکانی ئەم مەڕاستیمانە چۆن دەبن بۆ چۆن دەستی پێکردووە بۆ چۆن ئەم مەڕاستیمانە گەیەندراونەتە خەڵک لە ئەمریکادا با پێکەوە بینەری راپۆرتی سێوان قەچۆ بین. Destpêka damezdirandina Amerîka ve merasîmê danîn û sûndxwarina serok her 4 salan carekê pêk tê. Ev yekê dîbûyek evneşopiyeke girîng di siyaseta niştimanî ya Amerîkî de. Serokê yekê yê Amerîka George Washington sîhê Nîsana 1980 nihan carekê wekû serok sûndxwar. Ew merasîm li ser balkona Hola Federal lê bajarê New Yorkê pêk hat. Wê çaxê New York bo demeke Kurd bûbû paytexta Amerîka.
لێ پشتی وێ و بشووندا هەموو مەراسیمên سوودخواrinê serokên Amerîkî di çarê Adarê de her 4 salan pêk dihat. Ev jî sala 1937 hate guhertin. Piştî ku Kongresê guhertinek li destûrê zêde kir. Tê de roja danîn û sûndxwarina serok bi fermî 20 meha yekê hate destnîşankirin. Thomas Jefferson yekem serok bû ku li Washington DC wekû serok sûndxwar. Piştî ku paytext bi fermî bû Washington. Piştî Jefferson bi 28 salan an ku çarê Adara 1829 Andrew Jackson cara pêşî bi awayekî vekirî li pêş avahiya Kongresê wekû serok sûndxwar. Rêwresmên danîna serok bi wî şêweyî man heta sala 1925 dema ku sûndxwarina serok Calvin Coolidge cara yekê ser radyo bi awayekî zindî hate weşandin. Di dema serokatiya Franklin Roosevelt ya duwem debû gafa ku merasîmên sûndxwarina serok êdî di 20 meha yekê de hate kirin. Sal 1937 bû. Piştî wê bi 12 salan an ku sala 1949 cara yekê sûndxwarina serokê Amerîkî li ser televîzyonê hate weşandin. Ew sûndxwarin ya Harry Truman bû. Tevî ku di destûrê de nehatiye gotin, lê êdî bûye beşek ji kevneşopiyê ku serokê nû di vê rojê de gotarekê pêşkêş dike. Ew tê de plan û ajendeya xwe ji bo 4 salan ji gelê Amerîkî re nîşan dide. So help me God. Congratulations, Mr. President. خۆشەویستان ڕاپۆرتێکی تایبەت بوو سێوان قەچۆ لە بەشی کوردی دەنگی ئەمریکاوە ئامادەی کردبوو. سێوان شتە هەرە سەرنج ڕاکێشەکان لە مەراسیمی سوێن خواردنی سەرۆکدا کە هاتبێتە ئارە چی بوو؟ پێدەچێت گرفتێکمان هەبێت لە پەیوەندیە تەلەفۆنیەکەدا. ساڵح بە پرسیارێک لە جەنابەت بکەم. ئەلبەتە بەپێی ئەو شتانی کە هەڵواسراون هەموو ئاماژە بەوە دەکەن کە دەڵێن 60مین مەراسیمی سوێند خواردنی سەرۆکایەتیە لە واشنگتن. بەڵام ئێمە 47 سەرۆکمان هەیە. جیاوازی ژمارەکە لە چیدایە؟ بەڵێ جیاوازی ژمار ینی بەرگەلک سەرۆکن ئەمریکا هەنە کو بهتری جارێکێ بوونە سەرۆک. ینی هەژمارە سەرۆکان کێمە پر سەرۆکن ئەمریکا هەنە کو دو جاران بوونە سەرۆک و ئەم دۆنالد ترامپ بخۆشی وابوو یەکش کەسێ نانە کو ئامادە بوون ببێژن میناکن یا ڕۆژا ئیرۆیە کو بهتری تەرمەکێ دبیتری 4 ساڵان بوونە سەرۆک و هەنێک جوان بهتری وێژی بوون. ئەم زانن هەر چەندی دەما دەستپێکێدا جۆرج واشنگتۆنێ دەما سۆندخواردنا خۆیە دوویەمدا گوت ئەز ئیدی جارە سێم نابم سەرۆک هەرچەندی دەستوریداوەی وێ دەمێن نەبوو. مەسەلا دەستوریدا کۆ دەبێت دو کەس تەنێ ئەم ببێژن سەرۆکێک دو جار تەنێ ببە سەرۆکی ئەمریکایە ئەو پشتا 1947دا هاتە پەسەندکردن ژە عالیە کۆنگرەسە ئەمریکیدا. یعنی سەرۆکێکی وەکو فرانکلین ڕۆزڤلت کۆ وەک FDR تێ ناسین لە ئەمریکای ئەوی 4 جاران بوو سەرۆک ینی بهتری 12 ساڵان بوو سەرۆک 4 جاران سۆند خوارد. ji ber vê em ferqa ciyawaziya di navêna hejmara em bibêjin serokan û mabêna sondxwarinê bi xwe de dibînin. Yanî FDR wekû nimûne ji ber ku di dema şerê cîhaniyê duyem da bû wexta du caran bû serok cara sêyem jî careke din şer dest pê kiribû bû û cara çarem jî bû serok. Piştî wê jî wek me got Kongresê wek derxist ku yani em guhertineke di destûrê derxist ku çênabê serokê Amerîka bêhtirî du caran bibe serok. بەڵێ ئەڵبەتە وەکو لە دیمەنەکەدا دەیبینین لە ئێستادا دۆناڵد ترامپ 47مین سەرۆکی ئەمریکا چۆتە ناو هۆڵی کۆنگرێسی ئەمریکا و مەراسیمی سوێن خواردنەکەی دەست پێ دەکا. بەر لەوەی بینە سەر مەراسیمی سوێن خواردنەکە و وتارەکەی دۆناڵد ترامپ هێرۆزەنگەنە لە بەشی کوردی دەنگی ئەمریکاوە راپۆرتێکی تایبەتی بۆ ئامادەکردوین لەسەر بنچینەی وتوێژەکەی لەگەڵ ئانیتا مەکبرای کە ئەکادمیستێک و بەرپرسێکی پێشوو بۆ لە کۆشکی سپی بە پێکەوە بینەری ئەو راپۆرتەی هێرۆزەنگەنە بین سەبارەت بە گرنگی دیموکراتیانەی مەراسیمی سوێن خواردنی سەرۆکی ئەمریکایە. مەراسیمی سوێن خواردنی سەرۆکی نوێ و دەست بەکاربوونی بەڕێوەبەرایەتی نوێ هەر 4 ساڵ جارێک لە 20 مانگی یەکدا تەنها شتێکی سیمبولی نییە بەڵکو نیشاندانی بەها دیموکراسیەکانی ئەمریکایە بە جیهان.
مەراسیمی دەست بەکاربوونی سەرۆک و جێگیری سەرۆکی ئەمریکا لوتکەی ئەو پرۆسە سیاسیە کە ئەمریکایەکان و دیموکراسیەکەمان بۆ هەڵبژاردننی سەرکردەکانیان بەکاری دەهێنن. جا ئەمە شتێکە کە هەموو لایەنەکان بە کۆماری و دیموکرات و سربەخۆکانەوە لەسەر ئەم سەکۆی ڕۆ و ڕۆژئاوای کۆنگرێسی ئەمریکا پێکەوە کۆدەبنەوە هەتا جیهان سوێند خواردنی سەرۆکێکی ئەمریکایی ببینێت. ئەم پرۆسەیە زۆر بە گرنگ دادەنرێت بۆ ئەوەی تەنانەت پاش هەڵمەتێکی هەڵبژاردننی تونند و دابەشبوونێکی زۆری سیاسیش جەخت بکرێتەوە لەسەر گرنگی گواستنەوەی دەسەڵات بە شێوەیەکی ئاشتیانە. خاتوو میکبرایت کە لە 3 بەڕێوەبەراتی جیاوازی ئەمریکادا کاری کردووە هەڵبژاردننی ساڵی 2000 بە نمونە هێنایەوە. لەو هەڵبژاردنەدا ئالگۆر و جۆرج بوش بەهۆی ئەوەی دەنگەکانیان لە ویلایەتی فلۆریدا بە ئاستەم جیاوازی هەبوو بۆیە دادگای ویلایەتەکە بڕیاریدا دەنگەکان بەدەست لە تەواوی ویلایەتەکەدا بژمێردرێتەوە. بۆ هۆیەوە چەند هەفتەیەک ڕاگەیاندنی ئەنجامەکانی هەڵبژاردن دواکەوت تا ئەو کاتەی دادگای باڵای ئەمریکا لە 12 مانگی 12 بڕیاریدا پرۆسەکە ڕابگیرێت. ئەمەش ئەمریکایەکانی بە تەواوەتیدا بەش کرد. ئەمەش دۆخێکی سەخت بوو کە سەرۆک جۆرج دەبلیو بوش تیایدا دەست بەکار بوو. لە گوتاری دەست بەکاربوونەکەیدا هەوڵیدا نیشانی بدات کە کەسێک یەکریزی دەوێت نەک دابەشبوون. لەگەڵەوەشدا دەشیزانی خەڵکانێکی زۆر دەنگیان پێنەداوە. لە سەرەتای دامەزراندنی ئەمریکاوە مەراسیمی سوێند خواردنی سەرۆکەکان بە گرنگ دانراوە هەر لە سەرۆک جۆرج واشنگتنەوە کە لە ساڵی 1789 لە پایتەختی ئەو کاتەی ئەمریکا لە نیویۆرک لەسەر پلیکانەکانی هۆڵی فیدراڵی لە مانگی 4 سوێندی یاسایی خوارد. بەڵام ئەمڕۆ ڕێوڕسمەکان گۆڕاون و کاتەکەش گۆڕاوە نەریتی تریش بۆ ڕۆژەکە زیاد کراوە. بێگومان ڕێوڕسمی سەرەکی بریتیە لە سوێند خواردنەکە لە بەردەم کۆنگرێس. بەڵام ڕۆژی دەست بەکاربوونەکە بەیانیەکەی شتێکی تریش بووە بە نەریت لە وڵاتەدا. ئەویش ئەوەیە کە سەرۆکی نوێ و جێگیری سەرۆکی نوێ بەشداری لە ڕێوڕسمێکی ئاینیدا دەکەن لە کڵێسای سەینت جۆن کە ڕێک بەرامبەر کۆشکی سپیە و پێی دەوترێت کڵێسای سەرۆکەکان. دواتریش کاروانی سەرۆکی نوێ و خانمی یەکەم بۆ کۆشکی سپی بەڕێ دەکەوێت و لەلایەن سەرۆکی لەسەر دەرچوون و خانمی یەکەمەوە میوانداری دەکرێت و پاشان پێکەوە بەرەو کۆنگرێس دەڕۆن بۆ مەراسیمی سوێند خواردن. وەک ئەنیتا میکبرایت دەڵێت لە کاتێکدا کە ڕێوڕسمەکە بە تێپەڕبوونی کات گۆڕاوە بەڵام پەیامی سەرەکی وەک خۆی ماوەتەوە ئەویش ئەوەیە سەرەڕای جیاوازیە سیاسیەکان خەڵکی ئەمریکا یەک دەگرێتەوە بۆ ئاهەنگگێڕان بە بۆنەی هەڵدانەوەی لاپەڕەیەکی نوێی سەرکردایەتی. هێرۆ زەنگەنە دەنگی ئەمریکا. هێرۆ سپاس دەکەم دەستخۆش بۆ راپۆرتەکەت. مەراسیمی سوێند خواردنی یاسایی وەکو پرۆتۆکۆڵ ئەمە چ گرنگیەکی هەیە بۆ دیموکراتی لە ئەمریکادا؟ بەڵێن وەکو خاتوو میکبرایتیش ئاماژەی پێکرد لە وتوێژەکەی کە لەگەڵ ئەنجاممدا گرنگیەکەی لەوەیە کە نیشاندانی ئەم ڕۆژەیە بە جیهان و هەروەها هەروەکو پێشتریش ئاماژەم پێکرد یەکخستنەوەی خەڵکەکەیە. بەڵام لەلایەکی ترەوە ئەمە وەکو پرۆتۆکۆڵێک با بڵین کۆمەڵێک گۆڕانکاری دێتە ئاراوە. یعنی ئەمە ئەزانین لەم ڕۆژەیە تەواوی بەڕێوەبەرایەتێکە ئەگۆڕێ، ینی دانانی چۆنەڵی ئەو سنوورەیە بۆ خەڵک ئیتر تەواو ئەو سەرۆکەی پێشوو نەماوە، ئەمە سەرۆکی داهاتوە، ئەمە بەڕێوەبەرایەتی داهاتووە، ئەم بەڕێوەبەرایەتی داهاتوە لەو چرکە ساتێک کە لە کاتژمێر 12 نیوەڕۆ سوێندی یاساییە خوا ئیتر هەموو شتەکان ئەگۆڕدرێت لە دوای ئەوە. ینی شتێک نییە پێش ئەوە یا دوای ئەوە هەبێ دەسەڵاتیان بەدەست نابێ. ئێمە ئەبینین سەرۆکی لەسەر دەرچوون هەتا دواساتیشی دەسەڵاتی هەیە، دەسەڵاتی لێخۆشببوونی لە دەستە، دەسەڵاتی هەندێک بڕیاری لە دەستە هەتا دواساتیە تا ئەو کاتێکە سەرۆکی با بڵین کە دێتە سەر دەسەڵات سوێندی یاسایی ئەخوات. جا ئەمە ئەم خاڵەیە کە دانراوە لە کاتژمێر 12 پێش کاتژمێر 12 و دوای کاتژمێر 12 لە دوای کاتژمێر 12 کە هەموو شتێک ئەگۆڕێ لەو ساتە وەختەی کە سوێندەکە ئەخورێ سوێندی یاسایی ئەخورێ ئیتر هەموو دەسەڵاتێک لە دەستی سەرۆکە نوێیەکەیە ئەبێ و سەرۆکی ڕابردووکە هیچ دەسەڵاتێکی بەدەست نامێنێ. ینی شتێکی زۆر گرنگە نیشاندانی دیموکراسیەتی ئەمریکایە، نیشاندانی یاسای ئەمریکایە کە یاسا سەروەرە، ئەمە سەرۆکێکی نوێ هاتووە و ئیتر هەموو شتەکان لە دەستی ئەم سەرۆکە نوێیەدا ئەبێت. ئازیزانم جارێکی دیش سەرچاو ڕادێکێشم لە چاوەڕوانی سوێند خواردنی یاسایی دامەسڵام
وەکو 47مین سەرۆکی ئەمریکا دای و دوا بە دوای مەڕاستیمی سوێن خواردنەکەی وتارێکی تایبەتیش پێشکەش دەکا بە گەلی ئەمریکا و بە جیهانیش هەڵبەتە لەم ڕووماڵە تایبەتەدا تەواوی ئەو وتارەی سەرۆک ترامپیشتان پێشکەش دەکرێت. ساڵح بەلای تۆ چ شتێک زۆر سەرنجڕاکێشە لە مەڕاستیمی سوێن خواردنی ئەمڕۆی داناڵد ترامپدا؟ بڵێن بڕاستی gelek tiştên siranjrakêş hene eger em bidin aliyê wê mêjûyî ve tiştek heye û aliyê wê ka îro çi dibe birastî wekû nerêt yanî çi birê ve diçe ew yanî gelek tiştên balkêş hene. Tiştê balkêşê îro yanî serok Donald Trump yekem serokê komarî ye ku du serokatiyan cihê hev ne li ser hev de yanî ne 8 salan ser hev dire ciyawaz emên xwe ciyawazin yekem serokê komarî ye û duyem serokê di mêjûya dîroka Amerîkayê de ye ku berî wî di 1885 de Grover Cleveland wiha bû ew jî demokrat bû yanî em hesabê 145 salî berê dikin ku niha yekem serokekî Amerîkayê ku du termên xwe ciyawaz em bêjê xizmetê dike. Ev tiştekî balkêşe ji aliyê em bêjin siyasî de. Ji aliyê wê keşûhewê de jî ku hevkarê me sêrwan behes kir, dîsa ev duyem care di dîroka Amerîkayê de ku serokek em bêjin merasîman ji derveyî em bêjin ber sar û sermayê dibe nava kongresê. Dizanin ku em bêjin berê jî Ronald Reagan ev yek kiribû. Vê carê cara duyeme di mêjûya Amerîkayê de ku em bibêjin merasîm ji derve tên hindir ji ber sar û sermayê û tiştê balkêş ew e ku Ronald Reagan di dema xwe yekem da germtirîn ew bû yanî germtirîn keşûhewa di wê demê de bû pileyên herî germ bûn piştî we bi 4 salan pileyên herî em bibêjin herî sar bûn yanî tiştê wiha balkêş divê derbarî de hene lê bi rastî belê ez dixwazim vê bibêjim heger dem hebe em dikarin ka di vê rojiyê de bi taybetî proseya em bibêjin karûbar di nava koşka spî çawa dibe bi rengê gelek bînerên me agahdar nebin ji vê yekî yanî کاک ساڵح ئەمە یەکێکە ببوورە قسەکان پێڕم یان یەکێکە لە پرۆسەکە وردەکاریەکی زۆر هەیە لەو گۆڕانکاری کە ئەوەنە بە سەریعی لە ناو کۆشکی سپیا ئەنجامەدرێت لەوانەیە وەکو کاک ساڵح وتی بینەران ئاگانە بن کە گۆڕانکاریەکی یەکجار بە پەلەیە ینی لەبەر بارودۆخی ئاساییشیش لەوانەیە هەر کارمەندانی کۆشکی سپی ئەم کارە بکەن ینی لەبەر بارودۆخی ئاسایش ناتوانرێت خەڵکی تریش بهێنرێتە ناوەوە ئەم کارە بکات. یعنی وەکو باسیەکەن هێرۆ ساڵح ئاماژە بەوە دەکرێت کە ئەو گۆڕانکاریان لە ناو کۆشکی سپیدا تەنها چەند کاتژمێرێک دەکایانێ بە کورتی پێمان بڵێ گۆڕانکاریەکان چیەکە لە ناو کۆشکی سپیدا دەکرێن بسادایی وەکو چاوە کەسێک دخوازێ ماڵە خۆبار بکێ و کەسێکی دیژی تێکەوێ جیهێوی عین کۆشکا سپی دڤان 4-5 دەمەژمێراندا وەکو شانەیەکە هەنگڤ لێ تێت ینی تیمێن کار tu çawa malekek temamî ji nava koşka spî derxî û maleke din bi temamî tînî yanî wek nimûne du kamêrên mezin li pêş koşka spî ra diwestin yek barhelgirtiye em bêjin serokê tiştên serokê nû tînê nava koşka spî yek jî vala ye tiştên serokê em bêjin berê ku em dikarin vê derbadê em bêjin ji koşka spî derdixe di vê 4-5 saeta da ji firçeya diran da bigir heta textê razanî her tişt divê birêk û pêk bê li gor pîvanên em bibêjin serokatiya ew ê bê Amerîkayê bê yanî wek medît jî wek îro destpêkê da Joe Biden xatir ji endamên em bibêjin koşka spî dixwaze divê vay ez diçim pişta pêşwaziya serokê nû dike çayekê bi hevdira ve dixwin bi yanî proseyeke nerm birêk û pêk û aştiyane birê ve diçe lê her tiştek di cihê xwe de ye ji ber wê jî gelekî balkêş e yanî her serokek bê divê biçe wek bê pêşwaziya wî berê bibe wekû mîvan pêşwaziya wî bibe çayekê bi hevra vexwin pişta ev nîşana aştiyaneya demokrasiya Amerîkayê ye. Bele serokî pêşû we serokî nûyî Amerîka دوای چاخواردنەوەکەیان لە کۆشکی سپی
بەیەکەوە دەچنە باڵەخانەی کۆنگرس. هێرۆ یەکێ لەو کارانەی کە لە کۆشکی سپیا ئەکرێ تەنانەت دیکۆری ژووری ئۆڤڵ ئۆفیس یا ژووری فەرمی سەرۆکی ئەمریکا ئەوەش دەگۆڕێت. بەڵێ بێگومان ئەمەش ئەکەوێتە سەر سەلیقەی سەرۆکەکە. بەڵێن جاری وا هەیە تەنانەت گۆڕانکاری لە پەردەکانی شاعکرێ، جاری وا هەیە گۆڕانکاری تەنها لە قەنەفە و با بڵین مێزوو شتەکان ئەکرێ. ئەمە کەوێتە سەر سەلیقەی ئەو سەرۆکەی کە دێت لە دوای خۆی ئەوێت چۆن بێ دیکۆرەکە، بەڵام بێگومان گۆڕانکاریکی زۆر ئەکرێت و یعنی بەرچاوترین گۆڕانکاریش لە ئۆڤڵ ئافیسەوە بێکە یەکێکە لە شوێنەکانی زۆر زۆر گرنگە بۆ سەرۆکایەتی ئەمریکا ئەمجا لە گۆڕانکاریەکانی تر. بەڵێ بێگومان گۆڕانکاریکی زۆر لەوێژ ئەکرێ. بەڵێن حەزەکەم ئەگەر دەرفەت هەبێ پێش ئەوەی سوێن خواردنەکە دەست پێ بکە، من هەندێک باسی لە شتەکانی تریش بکەم. ینی نەریتەکە تەنها ئەمە نییە، کۆمەڵێک نەریتی تر هەیە. ئێمە ئەگەر ئێمە ئەم بەیانیەوە چاودێری شتەکانمان کردووە دەبینین کۆمەڵێ نەریتی تریش هەیە کە بە پرۆسەیەکە هەمووی لەسەر بنچینەی ئەو کاتژمێر 12 نیوەڕۆیە بەیانەکەی دانراوە و ئێوارەشی لەسەر بنچینەی ئەوەی سوێن خواردنەکە کەی تەواو دەبێت لە دوای ئەوەوە دانراوە. ینی کۆمەڵێک شتەکە یاسایی نین، بەڵام هاتۆتە ناو نەریتی ئەمریکاوە و بە پێی نەریت ئەم شتانە ئەکرێ. یەک لەوانە ڕۆشتنی سەرۆکی نوێ و جێگرەکەیەتی بۆ کڵێسای با بڵین بەردەم کۆشکی سپی یاخود کڵێسای سان جۆنز لە بەرامبەر کۆشکی سپێ پێڵن کڵێسای سەرۆکەکان دەچنە ئەوێ لەوێ نوێژ و نزای خۆیانەکەن، پاشان ڕۆشتنیانە بۆ بلێر هاوس، پاشان ڕۆشتنیانە بۆ کۆنگرێز. ینی هەموو شتێک نەریتێکی خۆی هەیە و لە دوای ئەوەوە چەندین ئاهەنگی تر ئەگەڕێت ئێوارەی ئەمڕۆ و سەرۆک تایدا بەشداریەکە و بەڕێوەبەرایەتەکانی ینی کاربەدەستانی تری بەڕێوەبەرەتی داهاتوش چەندین لە شوێنی تایبەت ئامادە ئەبن و بەشداری لە ئاهەنگەکان و ڕێوڕسمە فەرمی و نافەرمیەکانەکەن. زیاتریشی ڕێوڕسمەکان نافەرمین، بەڵام ڕێوڕسمێکی نەریتین لە ئەمریکا. ساڵح مەراسیمی سەماکردنی سەرۆک و خانمی یەکەمی ئەمریکا مەبەست سەرۆکی نوێیە، لەوێدا کۆتایی بە مەراسیمی یاسایی سوێن خواردنەکە دێنە ئەو مەراسیمە تایبەتەیە ئەو پرۆتۆکۆڵە تایبەتانەی کە ئامادەکراون بۆ ئەمڕۆ. بەێ ینی ئەوەش بەر حتا دەرەگییا شەوێ درێژ دکە ئیدی ڕۆژە دژی دەبێت سەرۆک بەفەرمی دەست بە کارێ خۆ بکە. هەرچەندی کۆ ئەم دەزانن دۆنالد ترامپ دۆهدا خەفتنە خۆیان بەری سۆند خواردنێدا ئانی زمان بۆ ئەوێ ڕۆژە یەکەمدا دەست بە کار بکە. ینی باڵکێشە وی ترامپ هەمی کارێ خۆ ئیرۆ بڕێک و پێکی بکە، هەمی شاهیە ئەبێژە سەماوەندا کو ئەگەر ئەم بکار بینن زمان یا سۆند خواردنێ پێک بینە و پشتڕژی لەگەل خانما یەکەم سەمایەژی بکە و ئەو سەماین ینی کوێل سەراسەری ئەمریکای ژوارەنگەڕاندن نەتەنێ لەوێ دەرێ لە واشنگتن پایتەختژی پشتی بەشداربوونا دوێدا دیارە ئەوێ دەست بە کارێ خۆ فەرمی بکە بەریک و بچەڕازە. ئەچێکی دژت خوازم ببینم زمان دەربارێک تشتێن کۆ هێرۆ گۆتیدا ینی وەک نمونە تشتێن نەرێتن سادەین ئەم ببێژن وەکو کوتب مالێکە خۆن و دەرباسی مالێکی ینی وایت هاوس کۆشکە سپی ئەوژی وەک مالێکیش بۆ ماڵباتەکێ دەما سەرۆکێک تێ باراک ئۆباما دەما کو هاتە ئەوێ ببێژن بەریک و دۆنالد ترامپ ئەم ببێژن دەما خۆی دویەمدا ژێ کارمەندان خۆست کۆ ژوارە ئە ببێژن جهێکی یاریگەهەکە لیستەکان ژێ بۆ کەچێن وی ئامادە بکەن. دەما کو چوو ترامپ هاتە سەر دەسەڵاتی ترامپ ژێرە گوت ئەز وێ ناخوازم ئیدی باراک ئۆباما ئەو وەکو خۆبەخش دا هەنێک عالی دەستگەهێن ئەم ببێژن کوڤی کاری بکەن. مەبەست ینی ئەو ماڵاتەیە تو چاوە بخوازی تکاری بکاری تو چاوە بخوازی تکاری بکی لە پیوانین فەرمی هەنە دەبێ ئەو تیمانە دوان 5 ساعتادا وەک مەگۆ بکار ئەبین بەلێ ژگۆ بەرسبا پرساتە پشتی وێ ئەوێ ئەم ببێژن سەماوەند و ئەوێن فەرمی ئێن سۆند خواردنێ ئیدی فەرمی سەرۆک دەست بە کاری خۆ دکە. بەڵێ ئێستا وەکو لە دیمەنەکەدا دەیبینین جێیدی ڤانز جێگری سەرۆکی داهاتووی ئەمریکا سوێندی یاسایی دەخوا لە بەردەم دادوەرانی باڵای ئەمریکادا. هێرۆ ئەگەر بکرێ بە کورتی پێم بڵێ لەو دیمانەیەتدا لەگەڵ ئەنیتا مەکبڕاین هەر تەنها باسن لە گرنگیە دیموکراتیەکانی مەراسیمی سوێن خواردنی یاساییکن یا بابەتی تریشە بوو لەگەڵ یا باسی بکەین.
بەڵێ بێگومان باسمان لە زۆر بابەت کرد بەڵێن ئەوە دیمانێکی دوور و درێژە و لەسەر ماڵپەڕی بەشی کوردی دانراوە بۆ بینەران باسمان لە زۆر بابەت کرد بابەتەکانی گرنگی مێژووی ئەم ڕۆژە گۆڕانکاریەکانی کە لە با بڵێن بەسەر ڕۆژەکە تا هاتووە سەرەتا چۆن بوو پاشان چۆنە بێ و هەروەها باسمان لە ڕۆڵی خانمی یەکەم چاوەکان لەسەر خانمی یەکەم خانمی دووەمی ئەمریکا ئەم شتانە بە وردی لە دیمانەکەدا باسی کردووە کە پرۆسەکە چۆنە ڕۆڵی خانمی یەکەم چۆنە چونکە ئەو خۆی نووسەری دوو کتێبیشە لەسەر ڕۆڵی خانمی یەکەم لە وڵاتە یەکگرتوەکانی ئەمریکاداوە ئێستاش دەبینین ببوورە بەڵێن دیمەنەکان سەرنجی ڕاکێشام لەوێ خانمی هەمی ئەمریکا کە لە تەنیشت هاوسەرەکەی ڕاوەستا بوو شانی باسە کە بڵێن ئەمە یەکەم جاریشە لە مێژووی ئەمریکا خانمی دووەمی ئەمریکا کەسێکە بێ کە باکگراوندێکی باشووری ئاسایی هەیە خۆی بەڕەچەڵک خەڵکی هندستانە جێگری سەرۆک بەڵێ هێرۆ باسی لە ڕۆڵی خانم کرد هەرچەندەوە سەرۆک ترامپ لە ئێستادا لە بەردەم دادوەرانی دادگای باڵای ئەمریکادا سوێندی یاسایی دەخوا هەتا ئەمە ڕاستی میسیۆن خواردنی ئێستەی تەواو دەبێت و دەست دەکات بە وتارەکەی باس لە ڕۆڵی خانمی یەکەمی ئەمریکا کرێرەوە خانمی یەکەمی ئەمریکا بە یاسا یا لە دەستوردا ئەم ڕۆڵەی بۆ دانراوە هیچ شتێکی وا هەیە کە بڵێن پشتیوانیەکی یاسایی هەیە بەپێی یاسا هیچ ڕۆڵێکی بۆ دانەنراوە بەپێی یاسایی نییە بەڵام لەو ساتە چرکەی کە سەرۆک سوێندی یاسایی دەخوات ئەو بەڵێن دەبینین لە دیمەنەکان سەرۆک 47ەمین سەرۆکی ئەمریکا سوێندی یاسایی خوارد و تۆپەکان دەتەقێنرێن وەکو ڕێزلێنانێک بۆ سەرۆکی نوێی ئەمریکا بەڵێ هەر لەم ساتە چرکە لەم دەقەیەشەوە کە سەرۆکی نوێ سوێندی یاسایی دەخوا خانمی یەکەم دەست بەجێ ڕۆڵێکی نافەرمی ئەبینێت یعنی ڕۆڵێکی نافەرمی لە چییە ئەڵم ینی بەپێی یاسا ئەمە هیچ تایتڵێکی نییە هیچ با بڵێن ڕۆڵێکی نییە ناونیشانێکی نییە بەپێی یاسا بەڵام ڕۆڵێکی زۆر کاریگەریشە ینی ڕۆڵێکا کە تەواوی جیهان چاویان لەسەر خانمی یەکەمە دەست بەجێ ئیتر ئەو کارانی خانمی یەکەم دەیکات ئەو جلانەی لەبەری ئەکا شێوازی قسەکردنی شێوازی وتاردانی ئەمانە هەمووی ئەکەوێتە بەرباس و دەبێتە بەشێکی گرنگ لە سیاسەتی ئەمریکادا و لە دیمانەکەمدا لەگەڵ خاتومێک برایت زۆر باسمان لەو بابەتە کرد کاریگەریەکانی خانمی یەکەم تەنانەت بۆ سیاسەتەکانی دەرەوە تەنانەت بۆ دەستپێشخەرە مرۆیەکانی کە ئەمریکا لە وڵاتانی دەرەوە ئەنجامی دەدا یعنی چی ئەبێت ئەم دەستپێشخەریانە کە زۆربەی جار باس لەوە ئەکرێکە خانمی یەکەم بووی ئاسانترە لەبەری ڕۆڵێکی فەرمینیە بووی ئاسانترە کارە مرۆیەکان بەهاکانی ئەمریکا ئەو بەهایانی کە ئەمریکا بڕوای پێێتی بیگوازێتەوە بۆ وڵاتانی تر و کار بکە لە ڕێگەی ڕێکخراوە خێرخوازەکان و با بڵێن ئەو کارانی کە پێڵێن USA هاوکاریەکانی ئەمریکا بۆ ئەوێ دەستی خانمی یەکەمی زۆرتیایە و لە ناو وڵاتیش زیاتر لەودان بە پەروەردە خوێندنەوە بۆ ئەم کارانە ینی تەندروستی مناڵان تەندروستی ژنان خانمی یەکەم گرنگێکی هەیە خۆشی هەیە ئەڵبەتە عزیزان وەکو لە دیمەنەکانە دەیبینین جێدی ڤانس سەرەتا سوێندی یاسایی خوارد وەکو جێگیری نوێی سەرۆکی ئەمریکا هەروەها دانەڵد ترامپ پاش سوێند خواردنە یاساییەکەی بە فەرمی بووە 47ەمین سەرۆکی ئەمریکا لە چاوەڕوانی پێشکەشکردنی وتارەکەی داین کە بڕیارە پاش بڵێن ئەسخوازم بەری ئەگەر دەرفەت هەبێ تشتێکی دنت پشتی بێ ئەخافتنێژی هەیە پشتی بێ پرۆسەیەژی بەلکی من و نەهەفکارانمە بەحسەوەی کرد ئەوژی کاروانێک کوژی کۆشکا سپی ئەوێژنج کۆنگرسێ دێ بچە کۆشکا سپی ئەوژی مێژویەکە بالکێش هەیە خوازم بینەرین بەیەکێ بزانن ینی یەکەم سەرۆکێ ئەمریکای کۆ لەسەر هەسپێژ کۆنگرسێ کۆشکا سپی ئەو یا تۆمەس جەفرسون بوو 1850دا
ودمي يعني ام دزانن مسافت ادنابینا ام بيجن كونغرس وكوشكا سبيدا دورو بري مايلو نيفكيه يعني دورة 2 كيلومتر زي 3 كيلومتر دوي دميدا يعني بهسبان شون بشرا دي ابنريت هدي بيش كات جيمي كارتر وقت نمونه ده 1977 ده اف مسافات همي لسر بي بتشوب بمشو وقت نمونه باراك اوباما نيفي وين مشو نيفي ديجي بعربيه شو يعني هناك نريتين وها او موكبه كوج كونغرس دچكوشكا سبي براسي او جي بالكيشا بس بيجن قال لك كسن كوهاتنا بهتر جبو ويجي هاتنا نتن جبو اخافتني اما نازانين جار دونالد ترامب وكتشلو او تمين سالوشي امريكا چی بڕیار داوە بە پێ دەڕواایە بە ئۆتۆمبیل دەڕوا بەڵام زۆر پێدەچێت بە ئۆتۆمبیل بڕوا بەوەی ئەو سەرماڵسۆڵەیی کە ئەمڕۆ لە واشنگتن هەیە. بەڵێ ئەوەش هەروەکو کاکساڵ حاماویچی پێکرۆژ نەریتێکە کە خەڵک بە تەواوی بە درێژایی ئەو ڕێگایە خەڵک ڕائەوەستێ و سڵاویان لێ ئەەکەن و کۆمەڵێک ینی با بڵێن نمایشی تریش لەگەڵیا ڕۆدا بێگومان یەکێک لە بابەتەکانی کە لەم ڕۆیە با بڵێن گرنگە ئەویش ڕۆڵی لەشکری ئەمریکاشە لەشکری ئەمریکاش بەشدارە زۆربەی شتەکان بەپێی بە شێوازێکی لەشکری ئامادەکاری بۆ کراوە بە تایبەتی باری ئاسایش ینی باری ئاسایش یەکێکە کە ئەم هەموو خەڵکە دێتە واشنگتن ئەم سەرۆکی لێبێ هەموو کەسایەتیە بەناوبانگەکانی ئەمریکا و بۆ ئەمە کەسایەتیە بەناوبانگەکانی جیهانیش لەوێ ئامادە ئەبن ینی باری ئاسایش لە واشنگتن زۆر زۆر تون دەکرێت لە هەموو شوێنەکان پۆلیس بە هاوکاری لەشکر باری ئاسایشی ئەمریکاش زۆر تون دەکرێت و چەندین نمایشی تریش لە ڕێوڕسمەکاندا ئەنجام دەدرێت. ئەوبەتە پێویستە ئاماژەش بۆ بکەین کە ئەو بارە ئاسایشیە بڕێک هێورتر بۆتەوە لەسەر شەقامەکانی چواردەوری بەتایبەتی باڵەخانەی کۆنگرێز بەهۆی ئەوەی مەراسیمەکە لە دەروەی باڵەخانەکە براوەتە ناو باڵەخانەکە ینی پێشتر هێرە و خۆمان دەمان بینی زۆرێک لە ڕێگۆبانەکان گیرا بوون ئاگاهی دەدرایە ڕێنمایی پێشوەخت بڵاو دەکرایەوە کە خەڵک بتوانێت لەکوێوە بڕوا لەکوێوە نەڕوات بەڵام سەرماڵسۆڵەکە هەموو ئەو پلانانەی هەڵوەشاندەوە. بەڵام ئەتوانم بڵم خەڵکی لە سەرانسەری ئەمریکاژ ینی زۆربەی خێزانەکان لە ماڵەوە ینی ئەوانەی کە لە ماڵەوە بندا ئەنیشن بە دیار تەلەڤیزۆنەکانەوە و بەڕاستەوخۆ چونکە تەواوی پرۆسەکە بەڕاستەوخۆ دەگوازرێتەوە ڕێگای کەناڵەکانی تەلەڤیزۆن تەماشای با بڵێن ئەو پرۆسەیە ئەکەن وەکو ڕۆژێکی لاتۆ ینی وەکو چۆنەڵی فیستیڤالێک کە خەڵکی چاوەڕوان ئەکرا سەیری دەکرێت لە هەفتەیەک لەمە و پێشەوە باس لەوە ئەکرێت دەبێ خانمی یەکەم چی لەبەر بێ بۆ ئاهەنگەکەی شەو دەبێت بۆ کاتی مەڕاستیمی سوێن خواردنەکە چی لەبەر بێ دەبێ چۆن مامەڵە بکرێ و یەکێکی تریش حەزەکەم لێرە ئاماژە بەوە بکەم کە جیاوازیەکی ئەم سوێن خواردنە بەراورد لەگەڵ 4 ساڵی ڕابردووە ئەوەمان بینی کە لەوانەیە هەنگاوێکیش بێ بۆ یەکخستنەوەی وڵات بۆ ساڕێژکردنەوەی ئەو دابەشبوونەی کە ئێمە بینیمان سەرۆک سوێندی یاسایی خوارد سەرۆک دانەڵد ترامپ سوێندی یاسایی خوارد سەرۆکی پێشوو جۆ بایدن بە هاوشانی ڕاوەستا بوو لەوێ ڕاوەستا بوو هەتا ئێستاش کە هەردووکیان پێکەوە ڕاوەستاون و با بڵێن جۆ بایدنی ژەسا دەبینین کە لەوێ و چەپڵی بۆ لێدا جێگری سەرۆکی پێشوو لەوێ بەڵام لەوەی 4 ساڵ لەمە پێش دانەڵد ترامپ لەوێ ئامادە نەبوو تەنها جێگیری سەرۆکی پێشوو ئەو کاتا لەوێ ئامادە بوو مایک پێنس لەوێ ئامادە بوو بەڵێن بگورە متخصص چێکی دن زێدا بکەم بەری کۆ ترامپ دیارەوەی دەست باخۆ خۆ بکەن ئەوژی بەری دیارە دەست پێ دەکێ ڕاست بەڵێ ئازدانم دانەڵد ترامپ 47مین سەرۆکی ئەمریکا وتاری خۆی پێشکەش دەکا پاش دەست بەکاربوون و هەروەها سوێن خواردنی یاسایی وەکو 47مین سەرۆکی ئەمریکا با پێکەوە بینەر و گوێبیستی وتارەکەی سەرۆک دانەڵد ترامپی. سەرۆک کلینتن، سەرۆک بوش، سەرۆک ئۆباما، سەرۆک بایدن، جیگرا سەرۆک هێرس و هەواڵاتیان هێژە
دما زیرین یا امریکا نها دست پێ بکە ji vê rojê pêve wê welatê me pêş bikeve em ê carek din rêza xwe li seraserê cîhanê vegerîn wê her kes çavê herkes ser me bû û em nahêlin ku kes sûdê ji me bigire jin hawşûn de di her roja serokatiya Trump de ez ê bihêsanî Amerîka bêhnin pêş serweriya me wê carek din were vegerandin ewlekariya me carek din wê were vejandin wê carek din dadperwîrî were yeksanekirin wê bikaranîna wezareta derve û hikûmeta me bi giştî wekî çek bi dawî were wê dawî li wê yekê were kirin pêşîneya me ya serekî ew e ku em welatekî ava bikin welatekî serbilind dewlemend û azad be Amerîka wê nêzik bihêztir be mestir be û gelekî bêhempa be ji her gavê bêtir ez careke din bergerem serokatiyê û piştrastim û ez em di destpêka pêşketineke niştimanî de vîn wê ronahiya Amerîka li seranserî welêt û Amerîka belav bike Amerîka wê vê derfetê wekû da baştirîn şêwe bikar bîne em her wext bêtir lêberî her tiştî em ê zehmetiyan rastî zehmetiyan werin niha tiştê ku li hemera kaçê di dinya giş vî devanê wê yekê wekî ku îro em li vê dekê kom dibin niha krîzeke bêbaweriyê li Amerîka heye çend saxin ku şîzayên bingehîn li Amerîka gelek sistem bikar tînin ji bo ku sûdê ji wê yekê bigirin kesên hejarkir dibin niha krîzeke enerjiyê li Amerîka heye bi heman demê gelek krîzên mezin û girîn li dervê Amerîka çê dibin em ê bi heman dema ku parastina Amerîkan bikin em ê her wiha parastina Amerîka ji metirsiyên ji derve bikin bi taybet ew koçberên ku ne bi awayekî yasayî derbasî Amerîka dibin Amerîka niha hikûmetek heye ku rê dide wan kesan û alîkariyê dide wan welatan alîkariya derve li demekê û Amerîkî bi xwe pêwîstî bi wê alîkariyê hene Amerîka nema dikare bi awayekî hêstan alîkarî xizmetê bide welatên din li dema ku welatê me bihêjine wekû nimûne ew barovên ku li wilayeta North Carolina bûne û tiştê ku serê wan hatin û her wiha li wilayetên din herîkan û barovên ku li wilayetê din têbûn herî dawî li Los Angeles li Kalîforniya agirên xwezayî bi cihan her tiştî tişewitînin ev alîkariyên ev agirê ku niha li wê dekê têkirin ziyanê li gelek kes hatibin di nav wan de jî gelek kesên dewlemend de gelek kesên xwedî pere gelek ji wan niha bêxanîne kesek ji wan niha li vê dekê rûniştirîne ev aya tiştekî balkêş e kes nikare tiştekî li bar vê tê bike ku guhertinekê tê bîne niha sistemeke me saxlemiyê ya giştî heye ku nikare bersiva van krîzên niştîmanî yên ewlekariya bandorên ewlekariya niştimanî dike her wiha sîstema perwerdeyê li vî welatî niha ne di wê astê de ye ku Amerîkî pê serbilind in wê evaya hemû were guhertine ji îro ve wê ev hemû were guhertine wê bi awayekî berçav were guhertin ev helbijartinên dawî desalatê didime ku em wan tiştên baş bikin bi taybet ji ber hinek tiştên negatif û xerab ku di dema dawî de hatin kirin tiştên ku demokrasiya Amerîkiyan û azadiya ewan xistin jêr metirsiyê de
لێ ژێکێکی پێvە داویبوونایان داکەتنە بەسەڵاتە ئەمریکا ئێدی بداوی بوو ئازادیا me û çarenivîsa welatê me wê nema êdî were bin pêkirin û ji niha şûn de hêz û desalata hikûmeta Amerîkî were vegerandin di heşt salên dawî de ji her welat ji her serokekî bêtir ez gelek rastî gelek alozî û aslengiyan hatin lê di heman demê de min her geşta xwe ber bi vegerandina welatê me berdewam kirin nekarekî zehmet nekarekî hêsan bû zehmet bû lê di heman demê de min xwast ji wan kesa bêje wên ku xwast hem azadiya me hûn jî jiyana min jî bibisin berî çend hefteyan li wilayeta ciwaniya Pennsylvania ez rastî êrişekê hatin bi guleyekê guleyek ku wextî jiyana min jî min tiştên diba lê jiyana me Xwedê jiyana min parast Xwedê jiyana parast bû ez karibim Amerîka biparêzim Amerîka careke din bikin hêzeke mezin gelek spas ji ber wilo her roj li jêr desthilatdariya me li jêr rêveberiya me ew ê welatparêzên Amerîkî bi her şêweyî kar bike ji bo ku dawî li hemû krîzan were kirin em ê bi zanebûn û bi mebest bixebitin da ku em dewlemendiya Amerîka li xelkê vegerînin bê cudahiyên navbera cudahiyên olî û etnîkê li Amerîka ev roj roja bîstê meha yekê 2025 roja rizgarkirin û azadiyê yên Amerîka hêviya min ew e ku ev hilbijartinên seroketiyên dawî ku wekû encam hilbijartinên xwedî zêdetirîn encam di dîroka welatê me de terkeftina me bû sedem ji welatê me li dor ajendeya vê rêveberiya han kom bibin piştgiriya wê bike her sektor her beş ji civaka me jin mêr kesên Amerîkî kesên Asyawî kesên Amerîkiyên reş yên spî xelkên gundî xelkên bajaran her kes ji hemû çînên civaka Amerîkî li seransey wîlayetan bi nav de jî ew wîlayetên girîng û destgûhêr xelkên van deviran xelkên Amerîka ji bo xelkên Hîspanîk û xelkên reş civakên Amerîkiyên reştpês ez spasiya we dikim ku we piştgirî da me û we bawerî da me ku bi deriya dengdana we ev yek nîşan da me ez vê yekê ji bîr nakim ez bîr nakim alîkariya we biriya dengdana we ez hêvîdarim ku were kar bikim du çend salan îro roja Martin Luther King e ev aya rojeke rûmeteke girîng e ji bo min ku bi hev re nikaribin xewna wî êdî bikin rastî em ê xewna wî bikin rastî niha yekîtî hinek yekîtî vedgere Amerîka bawerî û serbilindî jî ji her wextê bêtir vedgeriya ye tiştê ku her rêveberiya min bike wê li ser bingeha pêşketina me be û zanîna me em ne destûra xweş bîr bikin ne jî qanûnên welatê xweş bîr bikin û em xwedayê xwe jî bîr nakin îro ez ê hejmareke fermanên hilbijarkariyên serokatiyên dîrokî imze bikim wê ev kiriyar rê bide ku hestên giştî Amerîkiyan li wan vegere herî her tiştî
از اولکاریه که روشک آوارته سر اصلا نشتمانی لسر سینور خوا یه باشور سینور امریکای باشور را ببینن. همو در باسبونا نیاسایی امریکا و دمودس ور راوستاندن اما هر و هادف پروفسور بکن قوته ده بمليونان کوچبر نقانونی لولات خو ورن وگراندن ورن درکرن اما هر و ها سیاستك بين هولي وإدارين برغي كوچبرية بكن از هر و ها غي لبروي سياستا جرتن وبردانا كوچبران بردن از هر و ها لشكرين أمريكي بشتين سر باشور شنور باشور داكو غي لبر در باسونا نياساي يا وان كتان بگرن لجير وان قانون فرماني كو إيرو از انزا بكن او کارتل اندرفه وکو ریخستن تروریستی اندیانی ورن دست نشان کرن بريا قانون صالح حزار ونهفد وحفتينا هان ازي ري بدم دستالاتين فدرال وين فوجهي وين ولاياتان و ايدي ري لبروان جروبين توان كار بقرن اوين كل سر اخر امريكا توانا بيبتين بناو دجي لباجار مين مجزن لسر انفري امريكا وكو كوماندار هيزن اولكاري وهيزن تقدار امريكا ازي بدون ندم كو وان هزام كاربين مش بو اولكاريا امريكا امي وي كيد اصلا كده كاربين كو حتي حنا ها كسي مديتي تشتي وي امي وي نيري لبر رجيا انفلاسيون وجراندونا نفس كل كلام بجرين او اكو الشوية بيتشينا لصالين داويدا في كريزا انفلاسيوني جلبر رجاء خرجية بلند ويا هاي دربانة نرخين وزي وانرجي هاتا هو ليش برلو هذا ايرو قانون كي انزادكن كو اوي ري بدا كامبانيان كو ايدي هين بيتر بترولي برهم بدن يعني هين بترولي دي اوايتي بيتر برهم بدن امريكا والبيبا والله كي بيشفاف جارك بن وأمين تشنان شيء بكن وكو طولاتي تشكت كوسا نكرية رجيا مزنيا انرجي وزيك وامريكا برهندان بده أنا بكار بينن أنو برهندانا خوب كار بينن أمي جارك بن احتياطيين النفطي وانرجي لأمريكا جارك بن وشينن وأمي بهلن وأمريكا ايدي كاربة جارك بن وزو انرجي درب السوشان أمي جارك بن بمن ولاتك الدولة من او آوا زيرين كل زير في مية وجارة كدن دركة وبسدما او لكارياما ودولة ماندياما ام هروها ري بدنكو ترمبيلين امريكي برهن اصلا كمبانيا ترمبيلان اصلا خوزي تربكن وري بدن وانكو جارة كدن بهيزن كو تفكين كارش فكيرة بريدا بكن بأخافتنا كدن وريل برتا هابر ريل ولاتيكي امريكي كوس ترمبيلا بجرايا خوب كرر امي وان ترمبيلان امي بهلن كو ترمبيل ورن درسكران ترمبيلن كو بري چند صغلان نممكن بكو ولاتيان قريب بكروا بخيرا في دنگدانا ويا باوريه امي قريبن وانشتا بكن جيبينم ازي دمو دست سيستما بازرگانيا امريكا دست بكن داكو كاركرين امريكي
بأواكي دادوري بجي لشينا كو ام باجان دين سر كارمند و كامبانيين خوا امي باجان و گمركي دين سر ولاتين بياني و كامبانيين بياني بزينة بس امي خزمتا داهاتين درفة يعني درفة بكاربينن و او يكوي ببقى آليكار كو اموان داهاتين جدرفة جمرتين كوم بكين و تيدا خزمتا امريكيان بكين انها هيدي هيز وزيلابي وزانبونا امريكان وجارة جدن وفكران وحكومتا من وزارت يانجي بشي باش تركرنا كاري حكومتي دام زريناه في كم صالان جهة ولدانين فدراليين دستوري هذه دمودات قانونك امضاء بكن كوري لبر همو سنسوران بقرن سنسورين بربريني و جارك دن ما في يعني آزادية بربريني لأمريكا ذكريني بتشستينن يعني قط جارك دن نهلن كو هێزا دەسەڵاتێ وەکو چەک وەرە بکارئانینە ji bo ku rikaberên siyasî werin qeserkirin. Em ê rê nedin ku ew yek tişt çê bibe, ew ê qet çê nebe. Li jêr reveberiya me ew ê ev yek çê nebe. Em ê careke din dadmendî û dadweriya wek hev û yeksan li jêr desalata qanûnî vegerînin. Em ê qanûnê û desalatê vegerînin bajarên xwe. Vê hefteyê ez ê her wiha siyaseta hikûmeta ya danîna mijadê anîna nijadê nav her mijarê nav her babetê bidawî bikin. Em ê civakekê damezrînin ku li nijad û cudahiyên olî nanere. Em ê civakekê ava bin ku li ser bingeha zanebûn û ezmûnê were ava kirin. Li Amerîka ji niha pê ve wê were xuyakirin ku li tinû du cender hene mê û mêr. Vê hefteyê ez ê her wiha wan kesan vegerînin ew ên endamên artêşê endamê leşkeriya Amerîka ew ên ku nexwestin vaksîna Covid bistînin. Ew kesana hatin derxistin ez ê wan vegerînim. Vê hefteyê wê ev yek bibe. Ez ê her wiha fermanekê imza bikin ku rê li ber leşkerên me bigirin ew ên ku karê xwe dikin. Ez ê rê li ber wan bigirim ew ên ku nehêle hinek qanûn û siyaset ew karê xwe bikin. Wê hêzên me yên çekdar azad bin ku balê bidin ser erka xwe ya serekî. Ew jî ew e têkbirin yan têkşikandina dijminên Amerîka. Wek di 2017 de em ê careke din bihêztirîn leşker li seranserê Amerîka ava bikin. Em ê serkeftina xwe ne bû yekê serherdê pîvan bibin, lê her wiha bi dawîkirina şerên li derve çê bidin. Em ê bi wê yekê serkeftina xwe bipîvin. Her wiha em ê nehêlin ku careke din şer derkevin holê.
میراتا من هەری پێی سەر بلند بووم ئەوە کۆ ئەز ببم کەسێکی ئاشتی پارێز کەسێکی خەڵکەی نێزیکی هەر دەکەن بینە بیرە خۆ بەری ڕۆژێکی تێکێبم پۆدکاستی کریزە دیلان ڕۆژەڵاتە نابین بچین مالێ خوا بچین ناو ماڵباتێ خوا gelek spas ئەمریکا و جهێ خۆنی باش سەر ئاساچیهانی ڤەگەرینە وەکو وڵاتین هەری هەیە وڵاتین هەری دەولەمەند و ئەمریکا و ڕێ ji hemû dinê xweş bike ku ji niha pişûn de wê Amerîka wê navê kendava Meksîkê bike navê kendava Amerîka. Em ê navê serokê Amerîkî William McKinley lê bikin. Serok McKinley welatê me kir welatekî zengîn bi rêya gumrikê û bi rêya behaneya wî gelek pereda Roosevelt û gelek tiştên baş ava bikin. Yek nav wan dijî kanala Panama ku bi şêweyekî şaş hate dayîn bo welatê Panama. Amerîka gelek pere li ser wê projeyê gelek pere xerç li ser çi projeyên din ji di encama wê de sî û heft kes hatin gotin me gerek ev diyarî nehatiba dayîn. Panama jî soza xweşkan dî soza xwe pêk nanîne. Rêkeftinek me hebû, peymanek me hebû lê ew yek li ber hatiye girtin niha keştiyên Amerîkî bi awayekî yeksane danûstandinê serê dilgeliyan nakin dîkte hawayî yeksane gel wan nayên kirin di nav de jî hêzên deryayên Amerîkan. Li aliyê din hêzên Amerîka hêzên Çînê kanala Panama bikar tînin baştir ji hêzên Amerîkî derûlo em ê kanala Panama careke din vegerînin. Ser her tiştî de peyama min ji bo Amerîkan ew e ku niha dema wê yekê ye ku em piştgiriyê bidin dûleriyê û rê bidin ku ew Amerîka vegere cihê xwe yê baş e ku Amerîka tê de bigihêje asta herî dilin ji serkeftinê ew ê rê bermeneyê girtin em ê neyên tirsandin em ê her tiştî bikin ji bo ku nexweşî negihêjin zarokê me saxlem bin em ê bihêlin ku carek din Amerîka wekû welatekî pêş dikeve û geş dide mêwanêkan vegerîne em ê bi şêweyekî bajar û şarên xwe ava bikin ku asoyekê nû xwe re bîne Amerîka. Em ê peronûsekê ji Amerîka re çê bikin ku astronot berê xwe bidin ezman û herin li wê dekê karên baş bikin di nav stêra de cihên din. Az werî tişta herî baş e ji bo welatê me niha welatê me xwedî azwer û daxwaz ji her wextê bêtir her welatî bêtir. Amerîka wê rê bide karsazan û kesên xwedî hizbên baş ku em piştgiriya wan bidin. Amerîka wê her wiha bangê li wan kes da bikin ew kesên ku alîkariyê dikin Amerîka da bapîrên Amerîka banga wan bû ku ev barzanîna mezin bikin yek ji cihêztirîn û serkeftirîn komarên ser rûyê erdê. Amerîka bi hezarên mîlan li erda nexweş coğrafiyek nexweş û hişk û her wiha beyaban
وشا وقالك جهيندن لفرنسري أمريكا بتايبت لآلي روجافاي أمريكا ري لبرها جاريجر وبيش قسطين برور أو إلكتريك برويرتي أو قشة قيدان لوي بيدا كل كو بو سدم كو ظانينا مروفان تيخ خزمتا باشكرنا روشا مروفان تشتكنا يكو أمني كارم بكن تخوتنا يكو أمني كارم بجيبينن قالك خلقي باور ذكر كو نممكنة كو جارك دن از وکو کمپینه که وگرا سیاسی بکن لی وکو هندو بینن و دیس جی از وگریا مش برگو خلقی امریکی آخرینه از نهال پیشوا راد وصل وکو بلگیه کو دویه قط ویکی باور نکن کو نممکنه تشنین کرن لأمريكا حتى نممكن تيكرن وقتها تشتكي ممكن هذا باشترين روشة أنا بفيد بكل جي نيويورك حتى لوس أنجلوس جي فيلادلفيا حتى فينيكس جي شيكاغو حتى ميامي جي هيوستن حتى فير واشنطن دي سي والله ما هاتا أفاكرين بكرما كسين ولا باريزين وحرتشتي بدن جبو ما فيما جبو أضادياما أو جود كاربون وكار كربون وكثين كود معينا كار بكين وكثين بوليس كثيرين بوليسا بون كار سازون حركتون وهرب بيج لشون ونهل وتشتك ريل بروية كي بكين بدأ فازا وان بهبرا وان كسان الرئيس فشكرين جبوكو أفاهيان أفا بكين ريين سركي أفا بكين دو مجداري دو شرين جهاني بون هم فاشزم وهم كامنزم بيك برين و ريل بر هر أستنجي جرتن هر أستنجي درباسكن مو زحمتي درباسكن تشتيكو أم جيش الهفر مانا أم البندي ويكينكو جارك دن أم بقرن بقالي كارياوا أم سوزا أمريكا فيجينن أم ولاتي كو جي حزدكن جارك دن جنوب أفابكن أم يك ملتن أم يك جلن أم يك مالباتن أم ولاتا كي سركتكينة وزير دفلاتا خدي جا بارستنا خدي أم بده إنكو حر ضاروكي كو خونك ويهبك وخونك جيبينا أزي عليكاريا وبكم أزي جبوا الشر بكم أزي جبوا برفضاني بكم وأنا قد رانا وصلن أنا قد كيك نتشن يلا إسقاط يلا إسقاط يلا إسقاط بصارن داويدا ولاتي ما راستي قالك أصلا جان هاتن لي أمي ويكي فجرين أمي ولاتي خو فجرين أمي ولاتي خو جارك دن بهيز بكن هر وقت بتر أمي بدن ولاتي كو تجي حسكرين دليري وكاري بهم أو كاري ما تران راوستينا وتنجو تجي الحردري راوستينا أمريكا وجارة جدن رئيس الأمريكا ورا جرتن وجارة جدن خلق شعبي خبنونه لناف دجي خلقين خودي أولين جدا أمي جارة جدن دولة من أمي جارة جدن سربلن بن أمي بهيز بن وأمي بسركة بن جهر وقت بيتك أمي بينينا دارجتين أمي نين ترساندن أمي نين شكاندن وأمي فوق نتشن زنها جيرو جبيرا وأمريكا بدا ولاتكي آزاد سرور وسر بخوة أمي بدليري راوستن وأمي بسربلن بيجي وأمي بخون المزن بالجين وتتشكي غير البرمن ريا ما وصلش تاركو عشان روجا أمريكا روجا أمريكا يا ميا وروجا زيرين إنه هذا سبيكرين جلك سباس فدي أمريكا بطاري سباس لو هالكسي جلك سباس جلك سباس proud. We will be strong and we will. جاززا ماوي رابر جودا للرمانة كتابتي بشي كردي دنيا أمريكا دا وتاري تشلو حوتمين سروشي أمريكا لكاتي دزبكار بونيو
وەکو سەرۆک پێشکەشمان کردن ئەلبەتە سەرۆک ترامپ لە وتارەکەیدا جەختی بەسەر ژمارەیە خاڵ کردەوە لەوانە سەرۆکی زێڕینی ئەمریکا ئێستا دەست پێ دەکا لەمڕۆوە هەمووان ڕێز لە ئەمریکا دەگرن پەیماندان بۆ باشکردنی ڕۆژی ئەمریکا سەرۆک ترامپ ئاماژەی بەوە کرد کە ڕێگە نادرێ هیچ کەس و لایەنێک ئەمریکا بەکار بێنێ ئاماژەی بەوە کرد ئەم بەڕێوەبەرایەتیە نوێیەی گەلێکی ئازاد و گەشەکردوو بەرهەم دێنێ ئاماژەی بەوە کرد کە بەکارهێنانی وەزارەتی داد وەک چەکێکی سیاسی لەمڕۆ بە دواوە کۆتایی پێدێ باسی لە ئاگرەکەی کالیفۆرنیا و زیانەکانی ئاگرەکەی کرد باسی لەو هەوڵانەش کرد کە بۆ کوشتنی داناڵد ترامپ درابوون لە کاتی هەوڵەتەکانی هەڵبژاردندا و دەڵێت لاوەڵێکی کوشتن ڕزگار بووم خوا ڕزگاری کردم بۆ ڕزگارکردنی ئەمریکا لە وتارەکەیدا جەختی کردەوە لەوەی کە ئەمریکا مەزن دەبێ بە بەراورد لەگەڵ هەر کاتێکی تری مێژوویی ئەم وڵاتەدا ئەلبەتە گەڕایەوە بۆ دواوە باسی لە بەڕێوەبەرایەتەکانی پێشوو کرد کە دەڵێ حکوومەت شکستی هێناوە لە پاراستنی هاوڵاتیان پاراستنی سنوورەکانیش بە هەمان شێوە بیستی ئەم مانگەواتە ئەم ڕۆی وەها ناودێر کرد کە ڕۆژی ڕزگاری ئەمریکایە سوپاسێکی هەموو پێکاتەکانی گەلی ئەمریکای کرد بۆ ئەو متمانی کە پێیان داوە بۆ بەڕێوەبەرایەتیکردنی ئەمریکا لە 4 ساڵی داهاتوودا یەکێتی دەگەڕێتەوە بۆ ئەمریکا هەموو شتێک بە خێرایی دەست دەکات بە گۆڕان لەمڕۆواتە لەمڕۆ گۆڕانکاریەکانی داناڵد ترامپ وەک 47مین سەرۆکی ئەمریکا دەست پێ دەکا ئاماژەی بەوە کردووە دووپاتی کردەوە کە هەر ئەمڕۆ فەرمانە سەرۆکایەتیەکانی خۆی مۆر دەکا و شۆڕشتێکیش هەڵدەگێسێنێ وەکو لە وتارەکەیدا باسی کرد داخشانی ئەمریکا لەمڕۆوە کۆتایی پێدێ ئەڵبەتە زۆر بابەتی تر سیروان نازانم لەگەڵمانی یاننا پێ ناچێ ئێستا سیروان گەڕابێتەوە لامان ئەوە سپاسی دەکەین بۆ وەرگێڕانی ڕاستەوخۆی وتارەکەی سەرۆک داناڵد ترامپ هێرۆ کۆچبەری یەکێک بوو لە بابەتە هەرێک گرنگەکان کە لەم وتارەدا سەرۆک داناڵد ترامپ جەختی لێ کردەوە چ بەرنامەیەکی نوێ هەیە بەڵێن وەکو جۆمان لێبوو و ئەمە بەشێکیش بوو لە هەڵمەتەکانی هەڵبژاردننی بابەتی کۆچبەری بەلایەوە زۆر گرنگ بووتی لەشکری ئەمریکا لە سنووری باشوور جێگیر دەکات و هەروەها وتی یەکێک دەبێت لە بڕیارە سەرەتایەکانی کە بڕیارێک مۆر دەکات بۆ بابەتی کۆچبەری یاساینێنە ناو وڵاتەوە و هەروەها گەڕانەوەی ملیۆنان کۆچبەری نایاسایی تر ئەمەش بەشێکە کە پێشتریش ئاماژە بەمەکرا بوو ئاماژەی بەم خاڵانە کردبوو وتی ئەو نایەوێت با بڵین وڵاتەکە بە شێوەیەک بێکە خۆی پێویستی بەشت بێ هاوڵاتیانی ئەمریکا بەڵام هاوڵاتیانی تر بێنە ئێرە بە شێوەیەکی نایاسایی و هەروەها ئاماژەی بەوەش کرد هەموو ئەو با بڵین باندانە و ئەو باندێ تاوانکاریانە دەخاتە لیستی تێرۆریستانی بیانێەوە کە با بڵین باندە تاوانکاریە بیانەکان ئەمەش کە مەبەستی بەشێکی زۆری لە کارتێلەکان بوو کە ئەمانەش لە با بڵین بەشێکن لەوانی کە لە سنووری باشووری ئەمریکاوە گوایە کارەکانیان دەکەن جا باسی توندکردنی سنووری کرد لەو بارەیەوە زۆر بە شێوەیەکی چڕ سنووری وڵاتەکە توندەکات بەڵام ئەوەی کە زۆر جەختی لێ ئەکردەوە وەکو ئەوە بێکە با بڵین ڕۆژی ئازادی ئەمریکا بێ ئەو بەو شێوەیە ناودێری کرد بیستی مانگی 2025 وەکو ڕۆژی ئازادی و سەربەخۆیی ئەمریکا ناودێرەکرد وەکو ڕۆژی ئازادەکان کە هەموو شتەکانی کە لە ڕابردووە بووە یا لە هێرشێکی توندی کردە سەر بەڕێوەبەرایەتی پێشوو لە قسەکانیدا کە ئەو شتانی کە نەکراوە جارێکی تر ئەم لە بەڕێوەبەرایەتەکەیە گوایە هەوڵەدا بۆ بەدیهێنانی ئەو بابەتانە ئەو کارانە بکات. بەڵێ ساڵح دۆسەی ئابووری دۆسەی بازرگانی دۆسەی پیشەسازی هەروە دۆسەی وزە ئەمانە تەوەری گرنگی
وتارەکەی سەرۆک داناڵد ترامپ بوون چی زیاترەیە پێمان بڵێ بەڵێ ینی بەری وێ ئەسخوازم فەتشێکی بژم کۆ ترامپ ئانی زمان و ڕەنگە باڵا کەسێن لەوێ دەرێ بوون ئەم ببێژن ئامادەیان کشان ئەوژی کۆ ئەو یەکەم سەرۆکە دمێژوویە ئەمریکایدا یا 250 ساڵی کۆ ئەو قاس ڕاستی زەحمەتیان هات و دیسا ژیوی کاری بۆ ڕیا خۆڤەکە ئەو گۆچی داویا خفتنە خۆدا کۆ ینی لەگەل گەلەکان محال بوو کو ببینن جارێکە دن ترامپ بە دیگەرە کۆشکاسپی وایە دیسات بێژە وەکوە دیت ئەس ڤەگەریام دەربارەی ڕەوشە ئابووریدا ترامپ سۆزدا کو ئەوەی ئەمریکا جارێکە دن زەنگین بکە جارێکە دن ماڵدار بکە و نیشانین ئاخافتن ئەویژی ئامادەبوونا هەن کەسایەتیان دەبوون ینی وەکو کەسایەتین وەکو ئیلان ماسک وەکو مارک زەکربەرگێ فیسبووکێ ئیلان ماسکێ ئەم ببێژن تسلایە وەکو جێف بێزۆسێ ئەمەزۆنێ ینی کەسایەتین وها یەن ماڵدارین ئەمریکای هەمی لە ڕەخوی بوون هەنێک جوان پێش وەزیران دەڕۆشتە بوون یعنی ئەڤژی تشتێکی باڵکێشە ئەف دیار دکە کو پلانێکە ویە ئابووریە بڕێک و پێک هەیە لە بەحسا زەنگینکردنا ئەمریکای و ئابووریەدا و بەحسا بازرگانیە و دانینا باجان لەسەر وڵاتên بیانی لە شوونە و لەسەر ئەمریکیان دەینن گوت ئەم لە شوونە لەسەر ئەمریکان دەین ئەمێ لەسەر وڵاتên بیانی باجان دەین وامێ بهێرن وڵاتێ مە زەنگین ببێت بێن ئەم دەزانن کو دەما خۆی بەرە دەژی ترامپ هەر پلانە خۆوا بوو کو سەر ڕەوشە ئابووری ینی کارێکی بەرفرح بکە کو ینی ئەف کۆمبوونا ئەم بێژن ئاخافتنا بۆژی وەرگەڕاندنەکە ji plana wî divê derbarê de em zanin berê lê gel Çînê ew bacên giran gel Çînê kirin dûr nabe ku careke din wan tiştan vegerîne yanî ew dixwaze Amerîkayê zengîn bike behsa buhayê kelûpelan kir got divê ez buhayê kelûpelan ji bo xelkê ji bo welatiyên Amerîka da bixim yanî planeke wî ha wektiye diyar û aşker heye her wek hêro jî got de helmeta xwe ye ئەم بژن هەلبژارتنان دەژ هەر ئاخافتن گوتن ینی تشتێکی چاوەڕێگریە کو ڕەنگە ترامپ دەوێت دەربارەی ئابووریەدا ڕۆلەکە باش بلیزە و ئەمریکای بە دوی واییدا گەشت بکە بەڵێ دوشتی بڵێن ئەگەر ئیجازەم دەی دوشتی کە بە ناو ناوی وڵاتەکانی هێنا پانەما و مەکسیک بووکە ینی وتی پانەما سەرپێچی کردووە لە ڕێککەوتنەکان ینی ئەمەش ئەوەمان پیشانەدا کە هەوڵی شتی زیاتر ئەدا لەگەڵ پانەما و هەروەها شتێکی تریش کە گۆڕینی ناوی بابلین کەنداوی مەکسیک بوو بۆ کەنداوی ئەمریکا ئەمانەش بێگومان دەبینین ینی بزانین وەڵامی ئەوان چیە بێ و لە ڕۆژان داهاتوە ئێمە ڕووماڵی ئەم بابەتانەش ئەکەین کە چۆن کاردانەوەکان بەرامبەر بم شتانە چۆن دەبێت وە شتێکی تری سەرنجڕاکێشی ژێمە بینیمان لە ینی تەنانەت لە خودی شوێنی سوێن خواردنەکەش ینی لەو شوێنی کە وتارەکەیدا ئەو ئامادەبووانی لەوێ بوون ینی لەوێش بەنێو ئامادەبووانیشەوە دیار بوو ئەو کەسانی کە چۆن پێشوازیان لە وتارەکەی ئەکرد لە چ خاڵێکا لەگەڵ یابوون و لە چ خاڵێکا لەگەڵ هەندێک خاڵەکانە بەڵێ لە هەندێک خاڵەکانە هەڵدەسان و چەپڵیان بۆ لێ دەدا و لە هەندێک خاڵش ئەو کەسانی کە لەگەڵ بۆچوونەکانیانە بوو یا لەگەڵ ئەو خاڵانەیانە بوون ئاماژەی پێکا بێدەنگدا ئەنیشتن لە خاڵە گرنگەکانی تری لە وتارەکەیە کە باسی کرد ئەوە بوو هەڵبژاردنەکەی 5 ساڵی 2024 بە گەورەترین و گرنگترین و مەزنترین هەڵبژاردن دانا لە ئەمریکادا لەو ڕوانگەیەوەی کە ڕێژەیەکی ئەجگار زۆری خەڵک بەشداریان کردبوو جیاوازی دەنگەکان بۆ سەرکەوتنی داناڵد ترامپ نزیکەی 5 ملیۆن دەنگ بوو ئەمە بێجگە لەوەی کە لە هەموو ئەو ستانانەی دادەنران بەوەی ستانی یەکلاکەرەوەن لە هەڵبژاردنەکەدا داناڵد ترامپ لە هەر یەکێک لەو ستانانەدا سەرکەوتنی بەدەستێنا هێرۆ خاڵێکی تر ئەوەی کە زۆر جەختی لێکردەوە ئاماژەی بەوە کردوتی لە ئەمریکادا تەنها دوو ڕەگەز هەن نێر مێ ئەوبەتە ئەمە ئەگەریکی دروست کردو پێشتریش لە دوانی لەسەر ئەم بابەتە داوە ئایا کرێ وای دابنین کە بڵێن هەموو ئەو یاسایانەی بۆ پاراستنی مافەکانی LGBTQI هەن لە ئەمریکادا ئەمانە بەرەو هەڵوەشانەوە دەڕۆن
بەڵێن بەو شێوەیە بێگومان ئەو مافانە درابوو و لە کاتی هەڵمەتەکانی هەڵبژاردنیشە ئەمە بابەتێکی مشتومڕ لەسەر بوو لە ئەمریکایانی بابەتێکی زۆر مشتومڕ لەسرە بەڵام ئێمە بە ئەوەش بزانین ئەم شتانەی کە سەرۆک ترامپ لە ئێستاە ئاماژەی پێەکە مەگەر بە وەکو بڕیارەکانی سەرۆکایەتی بەڵام بابەتەکانی تر دوایی دەگەڕێتەوە بۆ کۆنگرێس و جارێکی تر مشتومڕی لەسەر ئەکرێتەوە ینی هەندێک لە خاڵەکان هەروە بە ئاسانیش نییە هەندێک لە گۆڕانکارێن ناوخۆیەکان بە تایبەتی هەروە بە ئاسانیش نییە کە زوو دەرباز بێ ئەمە دەچێتەوە بەردەم کۆنگرێس و ئەنجومەنی نوێنەران و سینات و دەبێت پەسەند بکرێ و ئەمەش بەپێی یاساکان هەندێک لە گۆڕانکارەکان پێویستی بە زۆرینەی سادە نییە پێویستی بە سێ لەسەر یەکی سێ لەسەر چواری دەنگەکانە بەڵام ینی بۆ ئەم خاڵەیان نازانم بە تایبەتی ینی چۆن دەبێ هەنگاوەکانی داهاتوی چۆنە بێ بەڵام ئێمە دەزانین ئەمە بابەتێکە لە ئەمریکا بابەتێکی مشتومڕ لەسرە بابەتێکی زۆر مشتومڕ لەسرە لە نێوان کۆماریەکان و دیموکراتەکان ئەمە بابەتێکەوە بەڵام بێگومان لێرە سەرۆک ترامپ هەوڵی ئەدا دیوە ئاینەکەی خۆشی پیشان بدات چەند جارێک ینی ئاماژەی بەوە کرد کە بە پشتیوانی وەکو دیوێکی ئاینی خۆشی لە وتارەکەیە پیشان ئەدا و ئاماژەی بەوە ئەکرد کە دەیەوێت ینی تەنانەت بۆ دەنگی ئیسپانیەکان و ڕەشپێستەکان کە پێشتر والێک ئەدرایەوە هەمیشە دەنگی ڕەشپێستەکان زیاتر بۆ دیموکراتەکان بوو بێت بەڵام ئاماژەی بەوەش کرد سوپاسی بە تایبەتی ڕەشپێستەکان و ئیسپانیەکانی کرد کە دەنگیان پێداوە وتی لەگەڵیاندا کار دەکات کاریان بۆ دەکات ئەمەش ینی هەوڵی ئەدا پشتیوانی ئەوانیش هەمیشە هەر لەگەڵ یا بن و بەدەستی بهێنێ و لە لایەکی تریشەوە ئاماژەی بەوەش کرد ئەوەش زۆر خاڵێکی گرنگ بوو بەلامەوە کە ئاماژەی بەوە کرد دەیەوێت وەکو کەسێکی دروستکەری ئاشتی با بڵێن ناوبانگ دەرکانێک وەکو کەسێکی دابشکر ئەمەش گرنگ بوو کە ئاماژەی وتارەکەیدا بەڵێن ببێژن ئەگەر یارمەتیم بیچکە کاتمان زۆر کەم ماوە لە کاتێکە دانەڵد ترامپ 47مین سەرۆکی ئەمریکا جەختی کردەوە لەوەی وەکو ساڵی 2017 لەشکری ئەمریکا دەبێتە بەهێزترین لەشکری جیهان لە هەمان کاتیشدا باسی لەوە کرد کە دەیەوێت وەکو کەسێکی ئاشتی پارێز بناسرێت چکە لەشکر بەکار نایێنێ بۆ شەڕکردن هێندەی ئەوەی بۆ ئاشتی بەکاری دێنێ بەڵێن ینی ئەسخوازم شتێکی دژی بێ باڵکێش بوو دەوێ ئاخفتنێدا ئاخفتناویدا کو ئەم دەزانن ینی وەکو وەگوت ینی مەسەلا ڕێگەز پەرستانە مەسەلا پاراستنە سینۆرە مەسەلا ئەم بێژن عەرەبەیین ئەلکتریکە بەحساوێژی بوو کە ڕێڤەبەریە بەرێ و ڕێڤەبەریە نەها هەنێکی نە لەسەر ناکۆکن لە تشتێکی باڵکێش بوو کۆ هیچ کۆ ببێژن سەرۆکێ بەرێک و ئەم هاتکارن ببێژن جۆ بایدن و جیگراوی کامێلا هەرس رابن و چەپەکان نێخن ئەوژی گرێدایی بوو ئەم ببێژن گرێبەستا دناوێنا ئیسرائیل و حەماسێدا کۆ بە ئالی ئەوەیەکیش ئەوایان هەردوو ڕێڤەبەریانژی دەستێوان تێدا هەبوو ژ بەرەوەیەکێژی ئەو ڕەنگە ئەگەر دمە دەرباس نەبوو بێ تەنێ جێ بوو کە تێدا بایدن و کامێلا هەرس رابوون و چەپک لێخستن یعنی دیار دەکە کو چ قاس ئەمریکا پشتگیریە ئیسرائیلێ و پشتگیریە ڕەوشە ئیسرائیلێ و ئەم ببێژن شەرێوەی لە دژی گروپە حەماسێ دەکات چه دموکرات بن چه کۆماری بن تشتێ باڵکێش دەربارەی سیاسەتە دەربەدا ئەو بەرفرەهی ئەوها نەبوو تەنێ بهتر باڵکێشاندنێک بوو نیشاندانێک بوو بۆ یەکێک و ئەوێ بهتر بالاخوا ینی ئاخفتن بە گشتی وێ یەکێ نیشان دەکوت وێ ڕێڤەبەریە ترامپ وێ تەنێ بالاخۆ بدە سەر سیاسەتە یعنی بژن سەر کاروباری ناو ئەمریکای ڕەنگە gelek destêwardanê dervede neke. بەڵێ سیروان گەڕاوە تۆ لەگەڵمانایە لە ئێستادا سیروان ئەلبەت سوپاس بۆ وەرگێڕانە ڕاستەوخۆکەت بەگشتی دەمێشت تێبزانم وتارەکەی دانەڵد ترامپ 47مین سەرۆکی ئەمریکا دەکرێت بۆ لەمە و دوا ببێتە ئەجەندایەک بۆ کەمکردنەوەی ئەو دابەشبوونەی لە ناو دەنگدەری ئەمریکا یا لە ناو هاوڵاتیانی ئەمریکادا بوو
گەلێک سپاس بەڵێن یانیشخوا وەکو هەفکارانجی گوتن ینی ئەف گۆتار دەستپێکە ئەجندە دانینە ئەجندەی یەکەیە تایبەت سەد ڕۆژی پێشی دەکام بزانوێ ترام دەوان سەد ڕۆژی پێشی دە چەند بریارên فەرمانên سەرۆکاتی وەرگرن لێ خویا بوو لی چەند جارە گوت کۆ یەکیتی ئەمریکا گرینگە گۆنها پشتی هەلبژارتنا من ئێدی باوریە وڵاتیان ئەمریکی بە وڵاتی خۆڤە ڤەگەریایە وی گوت وەکو هێرۆژین ها بەحس کرد گوت کۆ ئەس خوازم ببم کەسێکی کۆ نە ئەمریکا دابش بکەم خوازم کەسێکی گۆ ئەمریکا جارەکەدن بکەم وڵاتێکی یەکبووی و یەکگرتی ئەڤایات شتێکی باڵکێش بگۆ چەند جارە دەدەما گۆتارە خۆ بەحساوێ کرد لێ گوت و ئەسەر کێشێ وێ گوهارتنێ مە گوارتنا کۆل سەر ئەمریکا لەسەر بنگەها ئەجندایە وی بڵێن ئەجندایە وی کۆل ئەمریکا تەنێت دوو جەندەر هەنە نێر و مێ کۆل ئەمریکا چێ نابە وەکووەژی دەستپێکێ دەگوت وەزارەتە دادێ وەزارەتێ دنێ حکوومەتە کابینای حکوومەتە ئەمریکی ببن ئەگەر کۆ وەکو چەک بکاروەرین ji بۆ بنپێکردنا ڕکابەرێن سیاسی وانە تشتنی خالی باڵکێشن کۆ بڕاستی کام بزانن چەند جوان حتا بەتایبەت سەد ڕۆژێن پێشیدە ترام دکارە بریارێن خۆیên سەرۆکاتی لەسەر عەردەیە پێک بینە پشتی وێ هەلبەت سەدی سەد وێ ڕۆڵا کۆنگرژی وەرە هۆلێ بەڵێ ئەوبەتە بەپێی میدیاکانی ئەمریکاش کە ئاماژەی پێ دەکەن دەڵێن سەرۆک جۆ بایدن سەرۆکی پێشووی ئەمریکا نامەیەکی بۆ داناڵد ترامپ بەجێهێشتووە لە کۆشکی سپی سیروان ئەمە نەریتە هەر سەرۆکێک بۆ سەرۆکەکەی دوای خۆی نامەیەک بەجێ بێڵێ ڕاستە ڤایە بووە نەریتە و عرفێکیش دەستپێکە ئەزڵان کیژان ساڵ بەسەڤایە هەرچ جارە گۆ سەرۆکێکیش کۆش کاسپی دەردکەوە نامەیەک بتایبەت دەبێژم خەتا دەستجی تێ نویساندن بڵێن تشتێکی شخصیە تشتێکی گرێدا ئەو شیرەتەکە تشتێکێک کۆژ بۆ کەسێ سەرۆکێک پشتێ و ئەس باوەڕکەم ئەوژی دوێ چارچەوەیە دەبوویانی بەڵێ هێرۆ چندێک گرنگە بۆ داناڵد ترامپ وەکو سەرۆکی نوێی ئەمریکا کە لە ماوەی سەد ڕۆژی یەکەمدا و بەرەوەی بچێتە کۆنگرسی ئەمریکا و لەوێ وتاری تایبەتی خۆی پێشکەشکە چەندێک گرنگە بەرنمەکانی خۆی ئەو پلانانەی کە هەی بووە ئەو پەیمانانەی کە لە هەوڵەتەکانی هەڵبژاردندا دابوونی ئەمانە جێبەجێ بکات و بیخاتە بەردەم هەم کۆنگرسی ئەمریکا و هەم گەلی ئەمریکاش بەڵێن سەد ڕۆژی یەکەم زۆر گرنگە بە تایبەتی سەد ڕۆژی کارەکانی سەرۆک بۆ هەڵبژاردنەکانی مترم گرنگ ئەبێت خەڵکی بە تەواوەتی چاودێری سەد ڕۆژی یەکەمی کارەکانی ئەکەن بۆ ئەوەی بزانن چی ئەکا ئەو بەڵێنانەی کە لە ماوەی هەڵمەتەکانی هەڵبژاردننا دابووی ئەم بەڵێنانە تا چەندێک ئەتوانێت جێبەجێ بکات تا چەندێک کاریان بۆ ئەکا چونکە ئەمە هەموو خەڵک چاودێری ئەم کارانەی ئەکەن و ئەمەش ڕنگدانەوەی ئەبێ بۆکەی بۆ کاتێکە 2 ساڵی تر هەڵبژاردنەکانی کۆنگرس ئەنجام دەدرێت کاتێک هەڵبژاردنەکانی کۆنگرس ئەنجام دەدرێت وەکو چۆنەڵی وەکو ریفۆرمێک وا ئەبێ لەسەر ڕیفراندۆم ببورن وەکو ڕیفراندۆمێک ئەبێ لەسەر کارەکانی سەد ڕۆژی یەکەمی سەرۆکی ئەو سەرۆکە بۆی بزانن چی کردۆ چی نەکرۆ کەواتە کارەکانی سەد ڕۆژی یەکەمی ترامپ زۆر کاریگەری بۆ سەر کۆماریەکانە بێ بۆ سەر هێشتنەوەی زۆرینە لە کۆنگرس یاننا ئەکەوێتە سەر ئەو کارانی کە ترامپ لە ماوەی ئەم سەد ڕۆژەیە ئەیکا و ئەو بەڵێنانی کە لە ماوەی هەڵمەتەکانی هەڵبژاردننا دابوونی تا چەندێک ئەتوانێت جێبەجێیان بکات ساڵح ئەو سەد ڕۆژە وەکو هێرۆ ئاماژەی پێکرد دەبێتە پێوانەیەک بۆ دەری ئەمریکی لە میدتێرمە بەڵام لە ئەمریکا بارێکی باو هەیە هەمیشە لە میدتێرمە ئەگەر سەرۆک کۆماری بێ لە کۆشکی سپی کۆنگرس بە هەردوو خانەکەیەوە دەبێتە دیموکرات یان بە پێچەوانەوە بۆ ئەم 2 ساڵەی داهاتوو چۆنە باڵکێشە بەڵێ انتزانی چما ji ber evnha em di dema teknolojiyê de di dema em bê serdemekê dane ku her wişeyek tê tomarkirin bi wêne û bi deng her wişeyeke ku ji devê serokê Amerîkayê derkeve di vê axaftina wî de ew sozeke dema ku di van di salan da û di van sed rojên destpêkê wekû sêrwan û hêrojî anî ziman her cihekî da şaşiyek jî kêm bibe dezgehên ragihandinê hene kesên ku rastiyan taqî dikin hene yekser wana digirin û yehnekî hema bibêjin hema muhale jî ku her yek dikaribe li gor her gotineke gotî sozên xwe jî pêk bîne wê demê çi dibe ew hêviya ku dengdêran di van sed rojên yekê de yan di van di salan da ku ji serokekî Amerîka yan ji em bibêjin partiya desthilatdar hêvî dikirin
ڕەنگە نە لە گۆر هێویەوان دەبن ئیدی چ دەکەن لە ئالتەرناتیڤ دەگەرن لە کەسێکی دن دەگەرن کێم جاران وها چێ بووە کۆ خەڵک هەممی ژە پەرفۆرمانسا سەرۆکێکی یان پارتیەکێ دوان دە ساڵاندا رازی بوونە ji ber wê jî ji ber ku soz tên danîn soz gotin bigotinên rist bi ristin wê demê deman neyên pêk anîn xelk li cihekî din digere ji ber wê jî em gelek caran dibînin ku ev guhertinên han çê dibin lê carek heta ev ne tenê wiha ev di dîroka Amerîkaya serokatiyê de jî wiha bûye yani em kêm caran dibînin ku em komarî sê çar caran ser hev derkevin yan demokrasiyê çar caran ser hev derkevin هەمیشە هەر دەم خەڵک دەخوازە لە تشتێکی نو بگەرە ئەو تشتاژی تم پارتیە دەسەڵاتداردا نایە دیتن گەلێک جاران ساڵح ئەماژۆ بە میدیاکان کرد ئەڵبەتە سەرۆکترام لە وتارەکەیدا ئاماژەی بە خاڵێکی کەش کرد کە پێویستە ئازادی ڕادەربڕین لە ئەمریکادا بپارێزرێ و ئێستا کاتی ئەوەیە کە ئەمریکا بگاتەوە پێگەی شیاوی خۆی زۆر بە کورتی هێرۆ سیروان ساڵح شتێ بینیەکان لەسەر ئەو لێدوانەی سەرۆک ترامپ هەیە یا چ زانیاریەکی زیاتر هەیە بە کورتی تکایە هێرۆ فەرموو ببوورە بڵێن دەنگەکەت باش نەهاتە من لەوەیە بزەبت لەسەر کام لێدوانی بوو داوای لێبوردنەکە لەسەر ئازادی ڕادەربڕین و ئەوەی کەوتی ئەمریکا ئیتر دەگەڕێتەوە پێگەی شیاوی خۆی بڵێ سێ و چوار جار ئاماژەی بەوە کرد ئازادیەکان گرنگە ینی ئەتوانین بڵێن تیمی وتارەکەی بابەتی ئازادی بوو باسی ئازادی ڕادەربڕین کرد باسی لەوە کرد کە ئازادیەکان گرنگن بۆ وڵاتی یەکگرتووەکانی ئەمریکا وێ شتێکی کەشکە باسی کرد نابێت دام و دەستگاکانی حکوومەت یاخود بەڕێوەبەرایەتەکە دژ بە کەسانی تر بۆ مەبەستی با بڵێن بە مەبەست بەکار بهێنرێت ئەمەش بابەتێکی تر بۆ ئەلبەتە زیاتر وا بزانم لێرەیە سەرۆک ترامپ دەیویست فۆکس بخاتە سەر ئەو با بڵێن ئەو ڕاگەیاندنانە و ئەو جۆرە مامەڵەیی کەەوە لەگەڵ یاکرابوو لە بەڕێوەبەرایەتی دووبارە نەبێتەوە ئەوانە دووبارە نەم فۆکسی لەسەر ئەو بابەتە بەڵێ دەزانی ئەم دەزانێت نەرحەتیەک دناوێنە ترامپ دەمابەرێدا و دناوێنە دەستگەهێن ڕاگەهاندنین ئەمریکادا هەبوو ئەم vەیەکێ باش زانن و بینەرێ مەژی vەیەکێ باش دەزانن ڕەنگە ئەو دخوازێ هەوهاتنەکێت وێ دەربارەیدا چێکە ji بۆ ئازادیا دەربرینێ ئەم دەزانن ئەو یەک ژوان کەسا بوو کۆ تویتەرێ نەهیشت لەسەر پلاتفۆرمە خوا کار بکە حتا کۆ ئێلان ماسک تویتەر کردی بکرە ئێکس و ئەو جارەگەدن بە گەڕاندیانی هەنێک تشتێن دوێ دەربارەیدا هەنە ئەوەی هەوڵ بدە وان چارەسەر بکە و ڕەنگە لە هەوهاتنەکێ دەوێ دەربارەیدا بکە کۆ مەدیا ئەمریکی بداویە داوی هەگەر ئەم بپیون بە مەدیایین وڵاتین درا مەدیا کە ئازادە ئەو دکن هەنێک دەستگەی ڕاگەهاندنی هەنە کولڤی عالی ئەو دکن ئەو دخوازێت دەبێت چارچەوەیدا کار بکە بەڵێ سیروان بەڵێ گەلێک سپاس بەڵێن ینی ئەژی وەک ساڵح و هێرۆ دەبێژم ینی ترامپ دوان 4 ساڵێن بوورید و حتا بەری وێ دەما هەلبژە سەرۆکەتیا خۆیەکێ بەحثۆیت کرد گۆ مدیا لیبرالە مدیا بگشتی سەر دموکراتا بنە و دەوێ ئەv ڕێ لە بەرڤەیەکێ وەرەگرتن لێ باشترین و نێزیکترین نمونە بەڵێن ئەو بوو کۆ بریارە دادگەها بلند یا ji بۆ قەدەخەکردنا ئەپلیکیشنە تیکتاک لە ئەمریکا وەکو دەستگەهەکە مدیا جوواکیان ئەپلیکیشنەکە مدیا جوواکی بریار هاتە سندن پشتی چەندەم ژمێران ji ber زەخت و فشارên ترامپ هات ڕاگرتن و هات تیکتاک وێڤەکری بمێنە حتا ترامپ بشێوەیەکی دن سەرە دەریەرگەل بکەش بەرۆ ترامپ تمی وەک نێزیکی خەڵکێ دبینە و دەبێژە میدیا دەستێ لیبرال و دموکراتە دەیە و دبێ ڕێ بەروەیەکی وەرەگرتن دەبێت چارچەوەیدا بەڵێ سیروان ساڵح هێرۆ سوپاسان دەکەم بۆ بەشداریتان لەم ڕۆماڵە تایبەتەی بەشی کوردی دەنگی ئەمریکا بۆ مەڕاسیم و پرۆتۆکۆڵەکانی سوێنخواردنی یاسایی 47مین سەرۆکی ئەمریکا ئەلبەتە ئازیزانم سوپاسی بێپایانم بۆ ئەوەی خۆشەویستە کە تا ئێستا لەگەڵماندا بوون تا ڕۆماڵێکی تری داهاتوومان لە بەشی کوردی دەنگی ئەمریکاوە ڕێز و خۆشەویستی ستافی بەشی کوردی دەنگی ئەمریکا و هی خۆشم بەڵێن ساڵح پەسەند بفەرمونون هەر لە خۆشیە جێتان بێڵێ